بەڕێزان سڵاتان لەبێ و ئەم کاتتان باش هیوای ڕۆژێکی نوێ بۆ هەموو لایەکتان خوازین هیواخوازین ئەمڕۆتان زۆر باش بێت و وا دووبارە جەژنی قوربانتان پیرۆز بێت هیواخوازم هەمیشە لە جەژن و خۆشییا بن و لەگەڵ ئەوەشدا هیواخوازم کە پەیڕەوی ڕێنماییە دروستیەکان بن تا هەموو لایەکمان سەلامەت بین لە پێناوگیانی خۆمان و خێزانەکانمان. ئازیزان ئەمڕۆ 6 ساڵ بەسەر جینۆسایدکردنی کوردانی یەزیدیدا تێپەڕێت کە ئەو کەمایەتیە دینیە لە هەرێمی کوردستان و ژمارەیان 550,000 کەسە و هەتاکو ئێستاش 360,000یان ئاوارەن و نزیک بە 3,000یش لە ژن و پیاویان چارەنووسیان نادیارە. ئەمڕۆ هاوکارمان لەگەڵمانە بێت لە شنگالەوە و دەچینە لای بەڵام باش لەوە پێم خۆشە باز لە تەوەرێکی گرنگی ئەمڕۆمان بکەین کە ئەویش باز لەواکەین دکتۆرێک کە خاتو ئیسرایە کتێبێکی داناوە لەسەر ئەوەی کە چۆن خواردن بخۆین و وەچی بخۆین بەداخەوە ڕەنگە ماتاکو ئێستا هۆشیاری ئەوەمان نەبێت کە بزانین چۆن ئەبێ خواردن بخۆین و وەچیش بخۆین بۆیە کێشەی زۆرمان ئەوەیە کە کێشەی قەڵەویمان هەیە. ئەچینە لای هاوکارمان ئەکرەم کە لە شێخان و ڕاستەوخۆ لەگەڵمانە. ئەکرەم ئەم کاتە باش. ئەف دەبێتەوە هەموو دەمێ بینەرە گەلی کوردستان باشتر. فەرموو ئەکرەمەتەوێت چی بە ئێمە و بینەران بڵێت؟ بەڵێ وەکو دیارە کو ئیرۆکە 6 ساڵ لەسەر وێ جینوسایدا هەرا مەزم سەرێ زیان داهاتی لە 3/8/2014 کو بویە ئەگەرەوێ چەندێ پەزاراتە ژێ ئێزدیان بنا قوربانی چی بنا شەهیدکردن چیش ئالێ بێژین هاتنیان ڕەواندن و دیسان ژی هاتینە ئاوارەکردن دناوا کەمپاندا کو نزیکی 6 ساڵانە ژیانەکە هەرە زەحمەت دەرباز دەکەن دناوان کەمپادا ژ بلیوێ چەندێژی کو ئەو ملک و مالێوان وێ ڕۆژێدا کولسەی هەشتێ ڕۆژێکە وەکو ئیرۆدا بژین ملک و مالێوان ژی هەموو هاتە تاڵانکردن و دەبرا شنگال بێژین تەمامی هاتە وێرانکردن و ژناف برن لێ هەتا نەهاژێ وەکومدا دیارکردن چەندین کەس بژین کەچ و ژنێن ئێزدیان دەبۆرینە 6 ساڵاندا هێشتا دناوا دەستێ وان تیرۆریستێن داعشدا ماینە و بژین خێزانێن وان کەس و کارێن وان ژی لە هیڤیاوێ چەندێنە و ئەوژێک بزەبرنە ناف کەس و کارن خۆ پێک بە شاد بنەبە ئەکەم ئامارێک هەیە و سەی هەشتێ هەتانها کە ئەو ئامارە بژین یا جینوسایدا سەرێزیان داهاتی کەسانێن شەهید بووین دوێ جینوسایدێدا 1293 کەس بوون. ئەبێت هاتنیان ڕەواندن لای تیرۆریستێن داعش بێت چی کەچ و ژن و زارۆک بن پیرەکار بنژێک لێ 6417 کەس هاتبوونە ڕەواندن دەوێ ڕۆژێدا. بژین جوانە ژێک 3548 کوڕ بوون و 2869 کەچ و ژن بوون. دیسان ژێک بژین ئاوارەبوونەوە نزیکی 360,000 ڕۆژێکە وەکی ئیرۆدا ئاوارەی دەبەرن کوردستانێ بوون و ئاوارەی بژین باژاری سووریە بوون ژبەروێ هێرشا تیرۆریستیا داعش ئەوە هەرا مەزم سەرێ ئێزیاندا هاتی. دیسان ژێک نزیکی 100,000 کەسی دوێ ڕۆژێ هەتا نەهادا بژین دەربەدەر بووینە و چۆینە بۆ یۆک و پەنابەر بۆ دەربەی وڵاتی چۆینە. بێژین ئەو کەسانن بێژین هاتینە ڕزگارکردن هەتا نەها لە 3/8 هەتا نەها بجۆرن جۆرە هاتی ڕزگارکردن چیوان خۆ خۆش دەستێ تیرۆریستێ داعش ڕزگارکرد بتن چی ژلای هەندێک هاریکاری شهات بنەکردن و دابنە ڕزگارکردن 3532 کەس وێت هاتنیە ڕزگارکردنش دەستی داعش هەتا نەها ئەوێت ماینژێک 2877 کەس وێت ماین هەتا نەها ئەوە 6 ساڵ دەرباز بوون هەتا نەها ئەوە ناوە دەستێن داعشدا ماینەوە بێ سەروشینن لێ هەندێک جارە ئێزی بەحەز دەکەن ئایا بۆچی دەبۆرینە 6 ساڵان هەتا نەها ئەف کەچ و ژن و زارۆکە ماین دناوە دەستێن داعشدا نهاتینە ڕزگارکردنە ئایا بۆچی هەتانەوە دەبێژن ئەم دناوە کەمپادا دژین ئەم خەڵکێ وی وڵاتینە لێ ئەم ئاوارەینە دناف وڵاتی خۆدا ما بتر پێزانینە لەسەر بێ ڕۆژێ بدەین و ئەمنەوە میێوانێکمە هەیە ئەوژێک بەرێز هادی بابەشێخ و بەرپرسێ دیڤیسینگەها بابەشێخ ئەم بتر پێزانینە لەسەر بێ ڕۆژێ بدەینێ شێخ هادی زەحمەت نەبتکەم. شێخەکە بۆمانکەیک و ئیرۆکە 3/8 ساڵ لەسەر جینوسایدکردنا ئێزیاندا دەرباز دەبێتن دوان 6 ساڵادا چی گۆڕین دگۆڕاپانە ئێزیاندا هاتیە دروستکردن؟ بەڵێ ڕاستی 3/8 نایەتە دیارکردن و نایەتە گوتن و چوپەی سەر نایەنە گوتن دوێ 3 دقیقە و 4 دقیقێت دگەلێک وەختێکی کیوم و کووردا ji ber 3/8 ne karîseke biçûk e
نفاجعه نجينو ساعتك بچوكا بله مالويرانيه کا هر مزن ياكوب سري في ملتي دا هات يكرن صالة 1832 وحطانه کو قال چندها مالويراني بسر ازديادة هاتي نكرن بس شو تشتكي مظني وكفي جاري نهات يكرنا اجبر تأثير كمظن يا الفكرة خلقي ازدي هات يكرن داعش تشتكي قالكي مظن بو قالكي مالويران بو هون وكينه شخصية ديار كريكو أو كسنا چند يعني نزيك 600,000 كس إيش إزديا إيش خلقي دفرا شنغاري دربدري هندران بوينا ودربدري نافولاتي خوينا الجادو كولانين كردستاني ويت هاتينا بلافا بون چند زيادترش 12 كامبا الكردستاني بلافانا هرش عربت حطاتو بيزاخو عم تقارين بيجين يعني ايش روجا حطافي ساعتاز بيجم روح صادكس هيش تاجينو زاروكو كتش الدستي تيرورستين داعش دايت ماين وادبر بلافن هرش باجيري تكريت موسل رمادي ديالا افتنا العراق دا كود بيجني سيغوشكي سني وجعالي دي جيفا ادنافا سوريا وسعوديا وحطاتو بقهية ليبيا ومصر وأردن حمو ولاتين عربين اتكو تاتينا بلاف كرن ام هي في دارين اجهن بيوندي دار اجهن وك بجنك المتحدة ما قال جارا هوارا يا خويا قهان ديوان خلقا وان جهات اتكو بيجينا وانكو افزارك نبو ما قالك مهمة بري چند روزه که منظمات العفو الدولية كل بين ناست أو بيواندي الجالمنكر قلت هر دي إنو ديشن دوي بابتي إن ندر بابتكي يعني بهناك جنيجي بيت بهناك أنا خوش زاروك نجداعش تشبون أري باشا من 1800 زاروك إت إزدي جديكو باب إزدي كسب سيارة وانك الكولاني موسل بري چندن هو چند الجادد الهول دهوكي بچوكت ازديا ولنك هندك بنمالا ونادنا اري باشا البوچي وان بچوكت ازديا بسيارنا كان دين دي بسيارا كان بسيارا وان بچوكيش داعش كان نا ام هيفيت كان كو او بچوكي زاروكيش ديكو باب ازدي وما فرترين شحمو كسا قال لك جار ازدي بحث كان بسيار كان بوشي هطانو او يعني بودنيا 6 سالان دا يعني او كاتو جريت ازدي هطانو نهاتي رزقار كرنا اگر چيه يعني قال لك جار دبيجن كسن كش ولاتك ديت وين ذاكر يعني خلال چند ساعتك هذا ديت رزقار كرنا اللي هطانها بنزكي 3000 كسي ماي بيسرو شنو كس اللي خونا كذا خدانا يعني مدياز في بيجم جبر بخدانيا ازدي ملتك بخدانا اگر بحكومة عراقية يعني حكومة هريما كردستان يجي راستا جناب نيشرفان بارزاني مكتبك شيكرو او مكتب هاري كاريو وسباز بو شخصيوي سباز بو هر كساكيكو خدمة خلقي ازديكري خاصة وك ملت كورت وك ملت هر زاخو هطا كلار خلقك هاري كاريا ازدياكر سباز بو يخلقي بس وك جهن بربرس يعني براستي يعني جي داخيه كو نتوي استي بلندا حتى في ساعتي كو كاتشو جنين ازديا الهولي نشم بالنذر نكارم بالنذر نبس الهولي ويت ناف جادين باجرت هو مغوتي دا قالوا كي بربرسا عراق بربرسا كردستان بربرسا المتحده امريكا كيا حمو بربرسن اجبر اگر ازدي ملتك با بر وقوتي بخدام با دي في وانجي دي بتر خوبي و ايشان با يعني دماكو ام چوين نكو ازبلكي دهان وفد ازدي چوين جهن بلنت چوين المتحده چوين واشنطن يعني شاف كفتن القل بربرسن حكومي اد بلندن اد قلق دولتين دنيا يكري بس هشتاجي كسي نقاريكو فانكا چوجنا بتمامتي رزقار كت بيجينا شش بربرسن هندك جهندين بربرسن ات سني ما يكون ما قوت يوان اوانجي قالك دستيال قال كري اگر وانجي وقفتواتك انا بادر بلكي بتر قاربانا وانكسا يا دي يا شحموكي مهمتر
هەتان هۆ خەڵکی شنگارێ دەربەتەری ڤانجادایە بۆچی بەنەگەڕنە وڵاتی خۆ بۆچی بەنەگەڕنە ناف ئاخ و خاکی خۆ بۆچی ئێمە هەیەکێ نادەنەوان کۆبچنە زڤڕنە شنگارێ بۆچی وڵاتیوان هەتان و تەلعزێر و سیبا و بنیا شنگارێ یە بۆمبەی ناف مالێتواندا نهاتینە پاقشکردنە جادێتوان مالێتوان یعنی نە هەر بەس ینی پارا بدەن و خانی ئاواکەن هێشتا مالێتوان بۆمبەی تێدا يعني ام هيفيت كاين بتر بشافكي دي الفي خلكي برينن چونكو و 6 سال سرمرا دربازون 6 سال سرفي جينوسايد دا حطان هوجي كو ابدرستي نهات قلمدانا كو جينوسايد الدنيا نهات قلمدانا ام هيفيت كاين كو اوجي بيت قلمدان وخطك بيت سركشان بيت جينوسايد وكي حمو جينوسايد الدنيا بلش ديارة كو قالك جرى بحث وبش دشت كان كو هطان هو زاروكين ازدياد بان خزان ازيا جنين ازياد كمبا هولدان لسوريا هون وكو بجين مرجعي وكو المسنجا بابا شيخ وشي بينكا فابيت يكو او كسانت ويم كامبيدا كمبا هول سوريا اوج بين رزقار كرن زاني بريس اوان هطابي ساعتي نما نكو محول حول ندايا هول جهكي جلكي أستنجت ده يعني أو أستنجن اتأمني إيش كوج علي سوريا با عليه عندك بارتين وكي بككي وعندك قصدي يكون معارضي سوريا ويا دويجي علي عراقي يعني دفيت بيونديل قال عراقي وسوريا وقوات أمريكية تحالف بيتكرن حتاكو هندك كسن في إزديا بتشن كاتشو جينيت خوش مترسياوان بين ندر نقارن بتشن أو جهة داخلك وهاريكاري إيش دولة عراقي نينا دي دولة عراقي هاريكاريك النيفا هردو جهة أمنيين ات سوريا وعراقي هاد باكرن حتاكو وفدك إزدي شوبا كاتشو جينيت خوش نافا هولينا بندر قالك كيجو جينيت ودري هاتانو نويرن بيجن أم إزدينا هاتانو نافا هوليدا تلفزيون نينا يعني ميديا كلودري نينا كو بيش توان كتشوجنا بيش نوان دي ازدي وكوجن ازدي هول وكان بس مخابنه وتشتنبيه وكيجوجينات هاتين بسرفرازي هاتين ناف خزانه خو بله سپاس بو هادی بابا شیخ بر پرسین ویسینگه ها بابا شیخ کو ایرو که میوانه ما دو گشته دا بجین نهاجم دی زبرین استودیو کو بو گشتین بیت آن سپاس بۆ هاوکارمان ئەکرەم دەروێژ لە شنگال و لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشت بەڵێ بەڕێزانە چینە لای هەولێری ئازیز هاوکارمان کاروان مەسعود دوو هونەرمەندی دواندووە بۆمان لەسەر یادەوریەکانی جەژن لە هەولێر فەرموومە بینەر بین جاران جەژن و خۆشیەکانی زۆر بوون لە هەولێر کۆمەڵێک نەریت هەبوون کە لە جەژن ئەنجام دەدران لە ئێستادا بەشێکیان بوونەتە یادگاری و تەنها لە هەزر و بیری کەسە بە ئەزمون و بە تەمەنەکان ماونەتەوە جێژنە یعنی خۆشی کە جێژنە دادەهات لەو شارێ مەبەستم شاری هەولێرەیە یعنی سەر تاپا باق و بریق و خۆشی بوو بەڕاستی جێژنە بوو هەر کە جێژنە دادەهات بۆنی جێژنەی ئەوە بوو خەرک پێشتر برێن کابانەکان ئافرەتەکان هەردەستان وەچی ئەلعانە و بچنە سایلۆن و مایلۆن و ئەوانە دەچوون خەنەیان دەگرتەوە لە سەری خۆیان هەردەدا زەلامەکان دەچوون تاقیبی خەیاتیان دەکە کورتە کوشتواریان دەیناوە لەکن وەستای ئەوجا وەستا سێ-چار منداری فەراقەی دەکەن بۆ ئەو مندارانە شاگرد بوون ئەو مەعەلەی سارێ شەوێ نەدەچوون و مارێ خەیاتەکان شەو ڕۆژ ئیشیان دەکرد لەبەرەوەی ئیش لە سەریان زۆر خردەبووە هەروەها ئەگەر بچوو بای ئاوڕەکت بدابەوە لەو دیوەی تەمەشایی بۆ بەربەر و مام ئەحمەدی حەلاق و هادی حەلاق و عومەر گەردی لە تەیراوەی ئەوانە هەموو حەلاق بوون شەوێش ئەوانە کنیان چۆل نەدەبوو لەبەر ئەوەی خەرک بەرەبەری جێژنەی خۆی ئازر دەکرد بۆ جێژنە یعنی زاران بەس زلچی نوێ جێژنە و جێژنە خەرک زلچی نوێی لەبەر دەکرد هەروەها کە کاتی نان خواردنی دەهات بەڕاستی پرا و برنج جاران پرا و برنج لۆ بەپراویانە برنجەکان دەپارزنی لێدایان پارزنی زۆر تەندروستتر دەبوو لە ئێستاکە خەرک کە برنجی لە بۆیان دادێخن ئەو برنجە یعنی وەدەکا هەمووی هورگن و ملەستور و مرقەوی و هەها جێپەڕێ ملیان ئەوەندەی لێدێ لۆ لەبەرەوە ئەو برنجەی دەخۆن
زاران برنجیان بە پراو دەکرد شیلا و حەلیماوەکەی برنجیان دەپارزنی ئەو جابۆنی ئەو برنجەی برنجێ کوردی برنجی بازیان برنجی ئاکرێ برنجی شەشمەی بەردەڕەشی ئەو برنجە چاکە هەبوو خەرک دەیهینادەی خوار خۆشی ئەلعانەکی نەبوو ئەو برنجە مخەبایە فرین و تەپە دۆرە هەبیتن ئەوجا پراو قەیسی کوردەواری خۆمان لێیان دەنا ئیشەها ئەو پراو برنجە هەزەینەت بوو بۆن بکەین بە هەر کۆرانەشی دابچوو بە بۆنی چەلاوی دەها چەلاو هەی بمرم لە بۆ ئەو ڕانە مریشکە کوردی ئەو هاوچی خۆی ڕادەشێشا لەسەر برنجی کاشی خۆم یعنی بەڕاستی جێژنە بوو ئەوجا بەنسبەت ئەوە خواردنی جێژنەی لە هەولێرێ وەچی ئەلعان نەبوو لۆقنتە و ڕێستورانتی پێنج ئەستێرە و بارەخانەی گەورە هەبوو غەریب و فەقیر و داماو هەبوون لە هەولێرە ئەوها ئیشیان دەکرد خەرچی دەرەوە شاری هەولێرە بوون سبەینەی جێژنەی لە مزگەفتی شێخی چۆلی خواپێدا و دەورەمەندەکانی هەولێرە پراو برنجیان دەکرد شیویان دەکرد لە بۆ ئەوانەی کەوا خەرچی هەولێرێ نەبوون یعنی داڵدەیان دەدان شیویان دەدانێ پراویاندان لە زۆربەی زۆری مزگەفتەکانی هەولێرە سبەینان زوو پاقراوە دادەنرا شربەت دەکرا بە شوشەی پرتەقاریان دەیدان لە ناو بەفراویان دەکرد خەرک دەی خواردەوە دەیان فڕان ئەوجا مندار برێکی لە بەرشی دەکرد نۆک تۆگوندۆرە گورە بە ڕۆژە مێوژە ڕەشە ئەویان لە جیرفانی دەکرد و جیرفانەکەی دیش بڕە خوردایان تێدەگەت تێدەخزین دەبۆ بن لەیلوکان هەبوو جاران ئەوە گۆڕەپانێک بوو پێیان دەگوتن بن لەیلوکان یعنی بازارڕەکی کاتی کوتکوسینگ مامسەید هەبوو مامسەید کوبەی دەفرۆش لە من لەیلوکان ئەو کوبە خۆشەی دەکرد هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی بی مامسەید یەک تاوەڕوونی ئەوەندەی داغ دەکرد سەیدغانمی کوڕی هەپێ ڕادەگەشت کوبەی ئەرجێ ڕوەرجێ کوبەی بڕوشێت بلو نارێ هەندە بەتام بوو بەتام ئەو کوبە خۆشە لەو لایەش بە شیر و زمشیری برای دمبکەچیان لە من هەنگری خۆیانە گڕ و گڕیان دەدا ئەو مندارە هەرە پەڕین ئەو خەرکە دەزری قاوە هەندە خۆش مندار چیان پێ بۆشی ئەلعان بوو ئەو ئایپات و تێل و تەلەسماتی ئەلعان هەموو کت و کۆر بووینە لەگەر ئەو جیهازمی هەر هێر بوونە هێر منداری ئەلعانشی پێشانە چنێ ئەو مندارانە ئەوجا دەچون تۆپتەرەقە و دەمانچۆکەیان دەکرد تۆپتەرەقەیان دەکرد و دەبدەبەیان پف دەکرد و بەڕە لای ئاسمانیان دەکرد کاکە ئەو شارە غەریقی خۆشی و بۆن بخور لەسەر قەبران بکن ئەو قەبرستانی گەورەدا دەچوو بکن قەبرستانی شێخ محەممەد خۆراسانی بکن قەبرستانی چراغی بکن قەبرستانی شێخ مەلا ڕەشیدی ئەو قەبرستانە بکنیاندا دەچووی لە بە بۆن بخوری و گۆژ دەبووی گۆژ ئەو بۆن بخورە خۆشەت و لۆناریاندا خۆش بوو خۆش لەگەر ئەوەشدا وەشی ئەلعان نەبوو خەرک جێژان زەلامەکە بوو کۆمەرە پیاوەکە بوو لەو شارەی ئەهلی زەوق بوون شێم ئەمەدیان پێدەگوتن عەسەن تەشکۆ بوو زاهر قەساب بوو کۆمەرەك زەلامی ئەوها دەستە پیاوی ڕێک و پێک زۆر درتە ڕووسەری قەدار بوون دەچوون دەنونیان دەینا دەنون زورنای لێ دەدا لەگەر مام سەید کەریمی هەزار ڕەحمەتی خوای لێبێ عەدۆی دۆرنجێ و دێوانەیان دەینا ئەوانە دەچوون دەگەڕان لە ماری برا گەورەکان لە دیوەخانان لە ڕۆژی جێژنەی سبەینەی جۆژنەی دەیانگۆ ئەوە چێ فیقەی زورنای دەیانگۆ سەید کەریمەتی وری لێی دەدا ئاغا هاتە دەرێ دەستە زرکەکی جوانی لەبەر بوو ئاغا دەستی لەبەر پشتەی ڕادەکرد زاران زۆرچی خوردەی بوو خۆ ئەلعان نەبوو هەمووی دۆلار و دیناربی خوردەی دەردەینا بازە پارەشی دەدایە سەید کەریمیش گەلک پێ دەکەنین و خۆش هەندە جاری وهاش هەبوو لەبەر خۆشی و گەورەی ئەو جێژنەی خەرک کۆ دەبەوە شای ڕەشبەرەك دەگەڕا بڕوا بکە لە جێژنەی شای ڕەشبەرەك دەگەڕا وەشی ئەلعان نەبوو شار دەرێ خۆر و دۆی بەسەدا ڕژایە عالەم هەمووی تووڕا هەمووی مڕومۆچ هەموو ئێدەز نە قسەی خۆش دەبینینە شتێکی خۆشە جێرێ دەبی خەرک منداری بانگ دەکرد دەستی بەسەری دادەینا دەگۆ ئیشەڵڵا ئەوە ئیچێ ئەو مندارە دەیانگۆ مندارێنەوەی عاجعیزە دەگۆ عەمر درێژ بە عاجعیز پیاوەکی باش بوو ئەوها خەرکم یەکدیمەدا دەکە گەورە و گچکاتی هەبوو خۆچی ئەلعانەچینێ نەبوو کاچی من وەڵڵاهی هەتا هێوارێ لە بۆتان باس بکەم باسی جێژنەی تەواو نابی بەڕاستی ئەو قسەیە ئەمن دەکەم نەوەکو ئێستاکە کە ئێستاکە یعنی بەڕاستی داوام لە خوای گەورەیە ئەو دەرد و پەتایە و ناخۆشیش لەسەر ئەو ملەتەی بەڕاستی ئەو دەردەیکەوە ڕووی لەو ئۆمەتەی کردێ لەو خەرکەی کردێ ئیشاڵڵە بە عەزەت و جەلالی ڕەب العالەمین جێژنەچیت کە و وەختەچیت کە هەر لە خۆشیدا دەبین پرا و قەیسەکەی ئەو جارە زۆر بەخۆشی و بە درتەڕی دەخۆین و ئیشاڵڵە خوای گەورەش دری هەموو لایەکی خۆش بکە ئەنگۆشگەری کوردستان بەخێر بێن هەر لێرە هەتاوێ سەرسەر و سەرچاوە بەکر معروفی هونەرمەندی بە ئەزمموی شاری هەولێر دەڵێت جەژن لە ڕابردوو کۆمەڵێک ئامادەکاری بەر لە هاتنی جەژن و بۆ ڕۆژانی جەژنی ژمارەیەک یاری و دەربڕینی خۆشی لە یادگە و بیرەوەریماندا ماون هەمیشە یادیان دەکەینەوە ئەو جەژنەی قوربان
دەبی برین لە هەموو مسلمانانی جیهان و تایبەتیش مسلمانانی کوردستان پیرۆز بکەین هەرچەندەم ئەمن هەتا ئێستا ئەوڕۆی هیچ جێژنانم لەگەر هیچ کەس نەکردیە بەڵام لەبەر ئەوەی جێژنانە لەگەر چێ بکەم لەگەر ئەو مندارە شەهیدەی بکەم ئەوەی ئێستا هیچی دینارێک لە بەرچیدانی و ناتانی بستە سەقەبری بابی یان لەگەر ئەو فەرمانبەرەی کە 8 مانگە ڕاتبی وەرنەگرتیە یان لەگەر ئەو کرێکارەی کە 4 مانگ 5 مانگە لە مارێ کەرنتین کرایە ها جێژنانەی چە 8 مانگە فەرمانبەران دوو ڕاتبیان وەرگرتیە ئەمە جێژنانە بەڵام هەر دەبی برێن جێژنەتان پیرۆزبی خوا گەورە ئەم پەتایە نەگریسەمان لە کۆر کاتەوە جێژنی پێشان ئەمە سبەینان زوو هەردەستان لەو کۆڵانەی دەڕۆیشتین پیرەمێردێک بە پێشمان دەکەت و دەچوینە هەموو ماڵەکان یەک لە دەرکەمان دەدا و شیرناتیمان دەخواردەوە بەڵام بەداخەوە ئەو جێژنەی ئێستا ئەو هەمان بەسات بە ڕۆژێ بە سەدان کەس دەمریتن ئۆکسسیژین لە مستەشفان مایە ئەگەر ئۆکسسیژینیان دەدەنێ ئۆکسسیژینیش وەرناگرن آخر نازانم چیان حکومت لۆچیان حکومەتی جێژن بکەین لۆچیان ماڵە شەهید سەردانی چیان ماڵە شەهید بکەین بەداخەوە جەژنی پێشان زۆر خۆشتر بوو لە ئێستا ئەمە سبەینان کە مندار بووین زوو دەڕۆیشتینە بن لە لوگان سێسار بن لە لوکە بوو یەکێک لە ئەو دیوی بەنزیخانەی ئەوەی بوو لە بازاری نیشتیمان زەی بازاری نیشتیمان بڕێک ئەولاتر بوو 5-6 بن لە لوگ لە هەولێرەیە بوو دەچون سواری لە لوژی دەبوون یانش عەرەبانەك پەیتونەك ئەسب ڕای دەچێشە هەموو منداڵ ئەمە سوار دەبوون و چەپتە کوتانێمان دەکرد و هەتا دەچوونە شێخ گەزنەی ئەوجە لە شێخ گەزنەشەوە بە چەپرە کوتان و مقام گوتن منداران دەگەڕاینەوە هەفتەك پێش دەژن ئەمەیان دەبردە بازاڕی قماشیان لە بۆ دەکڕین کورتە شەرواریان لە بۆ دەدورین یانش عەزیە و کراسیان لە بۆ دەدورین عەزیە و چاکەت هەبوو ئەو کاتی شیرناتیان دەکڕی قەیسی دایمەن قەیسی و گۆشت هەبوو ئەوجە شتێک ناو کرمانزەتی بەناوبانگ بوو دەیگوت مەسەلەن گۆشتی خواردیە دەیگوت جەژنە و جێژنە دەما خوارد ئەو کاتی هونەرمەند زایر عەبدوڵڵا سڵاو و ڕێزم لێ هەیە ئەو حەزی دەکرد لە زلەی لە هەموو خەڵک بداتن لە هەموو ئەکتەرەکان بەس نەیتانی لەم بداتن حتا لە هونەرمەند شلێر ئەحمەد کۆیشیدا باشە زایر لۆ لێمان دەدەی هەر یەکە غەڵەتەشی بکرد بە یعنی لە ناو تەمسیلەکەی کە لە کەوەکان کە مەشەد دەستی پێ دەکرد دەهاتە بەرامبەرت حیوارەشی لەگەر دەگۆت زلەشی لێ کەچی دەدا ئەوە یەک دووش ئێستاش درم دەکزێتەوە لە بۆ هونەرمەند خوای لێ خۆشببین نەوزاد ڕەمەزان کە دەوری کاکلیە بوو مەشە دەکەیە لێی دەدەین ئەوەکمان لە پشتی قەیم کرد بوو بالیفەک ئەمن 2-3 قامچیم لێدا بالیفەکەی نەکرد بەوانەی کرد لە خۆچوو بڵێ بزایی لە بەرامبەری ڕاوەستایمە دەرێم خارە چ دەوێتم خارە زایریش دەستی برند کرد گوتیە من دەزانم چم دەوێ دەستی برند کرد لێمدا ببم پێی ئاودی بوون چمە سەقاندرمەی هێشتا نەمێست لێم بداتن پێم نەکرد بەس بە من نەکرد بۆ ئەنکە بە هەمیان کرد بۆ هەر سەردەم و زەمانێک جەژن و بۆنە ئاینەکان خۆشی و کەشی تایبەت بەخۆی هەبوو جاران ژیان سادەتر بوو خۆشیەکانی زۆرتر بوون بۆ ئەو کەسانەی بەشداری مەراسیمەکانی جەژنیان دەکرد و تێکەلایە کۆمەڵایەتیەکانیش فراوانتر لە جەژنی قوربانی ئەم ساڵدا بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا نەریتە کۆمەڵایەتەکانی جەژن وە خۆی جێبەجێ نەکران و کەمترین سەردان و یەکتربینین هەبوو. بێگومان هەریەکەمان یادگاری زۆر تایبەتمان هەیە لەگەڵ جەژنە ئەوەش یادگاریەکانی شاری هەولێر بوو سپاس بۆ هاوکارمان کاروان ئەنوەر وە سپاس بۆ میوانەکانیشی دەچینە لای هاوکارمان هونەر ڕەسۆڵ لە ڕانیە کە باز لە یادگاریەکان و یادەوەریەکانی جەژن دەکات لە ڕانیە کە میوانداری شاعیرێکی خۆشەویستی کردووە فەرما پێکەوە بینەوین. دەچمەوە سێبەری پشت ماڵ و بەدیار هات و چۆنەکردنی تارمایی کاسە زەردەکانی چاخی عاشقەوە پشت بە دیوارە بریندارەکانەوە دەدەم. دەچمەوە زۆنگاوەکانی پشت ماڵ
بێزوو بەنەش ئەو بێزوو بە ترس و زلە و ڕاکردن بەسەر بەردەداغ بۆکاندا دەکەم. دەچمەوە کوچەکانی هەنسک و بە دیار نەکرانەوەی دەرگا زراویەکان و هەڵنەهاتنی خۆرێکی تشک فرۆشەوە خاچەکانم دادەکەنم. بە دیار نەپشکوتنی نیگایەکی خوێن خۆرەوە چاوەکانم بەجێ دێڵم. دوجار منیش تۆم کە دەڕۆی، منیش ڕەشەبایەکم کە زەوقی ئاوردانەوەی نەماوە، منیش بڵێ سێشی دووکەڵ هەڵگرتووم کە خۆڵەمێش بە دوای پێیەکانی وەجێ دێڵێ، منیش ئیرەی بە حەزی دەریایەک دەبم لە قەرچەی داگیرسانی ئەستێرە و کەڵپەی گەڕگرتنی مانگ و دەرپەی هەڵوەرینی چاوە بەڵەکەکانی سپیدار. منیش تۆم، منیش ئەو بایەقوشەم کە 5 ساڵە دەفڕێ و سەر لە حاشیەکانی نیشتنەوە دەرناکە. دەچمەوە سێبەری پشتماڵ، پێم وایە ئێستا دێنەوە ئەو ڕێبوارانەی تەرمی سێبەر و زۆنگا و منیان خستەوەتە تۆڕپێن و نەیان بردین، کەمێکی تر دەگەڕێنەوە. ئەو گاریسکانەی جەستەی سێبەر و زۆنگا و منیان بە دوای خۆیاندا ڕاکێشا و جێیان هێشتین. دەچمەوە دەواری هەنسکەکانی پشتماڵ و دەبینم ئاواییەکانی ئاسنم جێنەهێشتون، دڵم بە دڵم دەسووتێ، ئێستاش هەروە لە ناوەڕاستی ئاسندام. وەرن لەم دەربەندە جەنجاڵەدا بمکوژن، داڵغەم بەو دەرگایەوە جێبێڵن کە بەڕووی پیریمدا کراوەتەوە. ئاسن هەمیشە پەنجەکانی سوورن بە خوێنی ئاگر. ئاسن بە ئاوازی پەمەی پەپولەیەک دەست پێ دەکا و بە هوتافی زەندەقی نێرگزێک کۆتایی دێت. ئیتر بە دیار باخێکی دوودڵ لە سەفەر و سەما باڵەکانم لێ زەوتمەکەی دۆست. سڵاوتان لێ بێم، کاتتان باش بینەرانی ئازیز، جەژنتان پیرۆز بێت، بۆ ئومێدی کە هەمیشە لە جەژن و خۆشیدا بن. میوانی ئەزیزی ئێمە بۆ ئەم بەشەی بەرنامەکە یەکێک لە ناوە دیارەکانی دەڤەری ڕاپەڕین و هەرێمی کوردستانیشە، کاکستێعالی کە هەوڵدەینە بەرنامەیەدا گفتوگۆی لەگەڵدا ئەنجام بدەین. کاکستی سڵاو دێ بێم، کاتت باش. سەرەتا ئەگەر پەیامێکی جەژنانەتە بفەرموو. زۆر سپاس بۆ دەرفەتا. جەژنە پیرۆزە لە مسلمانانی جیهان، مسلمانانی کوردستان کە سوکاری شەهیدان خەڵکی بەژمێنێت و ستەندی لێگەلی کورد دەکەم. هیوادارم ئەو جەژنە کۆتایی هێنەر بێ بە تەواوی گرفت و معنات و کێشەکانی ئەم وڵاتە ببێتە مایەی بژانەوەی خەڵک و چارەسەربوونی کێشە سیاسی و داراییەکانی. باشە کاستی، هەمووان کە باسی جەژن دەکەین ڕەنگە کۆمەڵێک یادگاریمان لەگەڵ جەژندا هەبێت. شتێکی تایبەت هەیە لە زاکری تۆدا مابێتەوە لە منداڵیدا پێوەست بە جەژن بێت؟ بەتاکید وەکو کائینێکی کۆمەڵایەتی کە بیر دەکەوە لە جەژنەکانی ڕابردوو هەمیشە ئومێدێکی گەورە لە لای ئێمە هەبوو. هەم ئەوز لە تازانی کەومان دەکردرا بە زۆری وا بوو لەسەر سەرینی خۆمان داماندنان بۆی بەیانی کە زوو هەستاین ئەوزلانە لەبەرکەین. لە بەیانی زوودا بە دەنجی قاپ و کەوچک و تەقەتەقی چێشت حازرکردن و چاوەڕێکردنی کۆمەڵێک میوانی خۆشەویست و کەسوکار و ئەزیزانت بە ئومێدەوە چاوەڕێ ئەوە بووی بۆ بەیانی بێ. بە فعلیش کە بەیانیدا دەهات دەنجی ئەڵڵاهو ئەکبەر لە مزگەوتەکان و لە دواتردا هەستە خۆت بگۆڕەوە جەژنە و چێشتی جەژن و لە دواتردا وەرگرتنی جەژنانە و سەردانی میوان و لە دواتردا گەڕانی خۆت بۆ ئەنجامدانی کۆمەڵێک یاری کە ئەو کاتە کۆمەڵێک یاری متەواضع و سەرەتاییانە هەبوو وەکو جۆلانە و لەیلوک و ئەوانە ئەوانە لە هەموو جەژنەکاندا جارێکی ئەدگاران جارێکی دیگە دەتگەڕێنەوە بۆ و متعەیەکت پێ دەبەخشن کە ئەگەر لە جەژنەکاندا ئەو متعەیە وەرنەگری بەڵام ئەو یادگاریانە دنە دەدەن بۆ ئەوەی چێژێکی زۆر لەو یادگاریانە وەربگری کە لە ڕابردوودا لەو جەژنانی ڕابردوودا بینی. کاسێک منداڵی تۆ لەکوێ بوو وەکو شاریانی لەکوێدا گەورە بوویتەوە؟ من منداڵی ڕانیم لە ڕانیە گەورە بووم، سەرەتایی و ناوەندیم لە ڕانیە تەواو کردووە. ئەو کاتە تێکەڵاوی ئێمە لەگەڵ منداڵانی گەڕک و لەگەڵ منداڵانی شار بە جۆرێک بوو کە لە جەژنادا نەدەزانین چۆن کاتەکە دێدەپەڕێ هەمیشە پەرۆشی ئەوەمان بوو دەمان گوت بەیانیش درێژە پێدەری جەژنە یان جەژن هەر ئەو ڕۆژە بە کۆتایی پێهات. گەورەکان دڵیان دەداینەوە بۆ نمونە لە جەژنی ڕەمەزاندا دەیانگوت ئەوە 3 ڕۆژە، لە جەژنی قورباندا دەیانگوت 4 ڕۆژە. بوونی 4 ڕۆژی جەژنی قوربان ئومێدێکی لا دروست کردی کە جەژنەکە دوور و درێژترە بە ئاسانی نابڕێتەوە. بۆیە
وەکو گوتم جژنەکانی ئێمە بەو جۆرە بوو هەمیشە ئومێدێکی گەورەمان هەبوو ڕاستە لەوانێ ئیمکانێتی مادی بەو جۆرە نەبوو بێ کە ئێمە لە عابەی جوان و وەکو ئێستا کە هەیە یاری پێشکەوتوو بەکاربێنین بەڵام ئەو هەم ئەو یاریانی کە لە گەڕک و پۆڵانەکاندا هەبوون بەس بوون بۆ ئەوەی تۆ هەست بە چێژێک بکەی هەست بە ئینسانبوونی خۆت بکەی هەست بۆ بکەی کە لە ڕەفاهەتێکی زۆردای باشە کاسی بەو ئیمکانیەتە لاوازەی ئاسنووداری ئەو کاتێک کە ڕەنگە زۆرینی خەڵک بابوو بێت جەژن هەر ئەو چێژەی هەبوو پێم وایە لە منداڵیدا جەژنەکان جیاوازترن تامەکان جیاوازترن یاریەکان جیاوازترن ینی زۆردا بیر دەکەیەوە خواردنەی کە لە تەمەنی منداڵیدا ئەو هەموو چێژە دەوەرگرت و ئێستا ئەو چێژەی لەوەرناگری ئەگەر هەندێک پاساوی علمی هەبێ بۆی کە کوالیتی خراپە ئەگەر هەندێک پاساوی کۆمەڵایەتی هەبێ بۆی کە تۆ ئێستا ناتوانانی وەکو ئەو کاتە سودیۆر بگری بەڵام من پێم وایە هەمووی دەگەڕێتەوە بۆی کە تەمەنی منداڵی تەمەنی هێز و توانە و تەمەنی چێژوەرگرتن و تەمەنی وەکو دەڵێ چێژوەرگرتنە لە ژیان بۆیە هەست دەکەی کە تەمەنی منداڵی تەمەنی وەرگرتنی ئەو چێژ و ئەو خۆشی ئەو لەزەتانەیە کە لە گەورەبووندا ئینسان ناتوانێت پێیان بێت کاکسی خودی چێژوەرگرتن ئەنی بەپی ئەو تەمەنی کە هەتە گۆڕانکاری بەسەر داهاتوە ئەو چێژێک کە بۆ خود لە منداڵی بینی و ئێستا لە منداڵەکەتدا دەیبینی بۆ جەژن هەیەی طبعا منداڵ لەبەرەوەی هەموو شتەکان بۆ ئەو تازەن هەمیشە چێژوەرگرتنی منداڵ جیاوازە لە چێژوەرگرتنی گەورە ئەو یاری تازانێک کە دەیان بینێ ئەو خواردنە تازانێک کە دەیان خوا ئەو کەلوپەل و جلوبەرگی کە لە بەریان دەکا بەکاریان دەهێنێ هەمویان بۆ ئەو تازن لەوانەیە بەنسبەتی تەمەنی ئێمە ئەوانە زیاتر دووبارە بن ئەو چێژیان نەبێ بەڵام کاتێک کە دەبینی منداڵەکەی خۆت بەو شکڵە چێژوەردەگرێت جارێکی دیکە دەگەڕێەوە بۆ ئەو سەردەمانە ئەوت بەبی بێتەوە کە تۆش لەو کاتەدا چەندە ئەو شتە نوێیانە چێژ بەخش بوون بەڵام ژیان وایە لەبەروی ئێستا بۆ ئێمە زۆر شتەکان دووبارن بەڵام بۆ منداڵ هەمویان تازن بە دڵنیایی منداڵ باشتر دەتوانێت مەتعاڵەوانەوە بگرێت باشە کاسی هەموو ئەوانەی کە بۆ خۆت لە منداڵیدا پێی نەگەشتووی هەر دۆخێکەوە بووی بۆ هەر ینی ئەو قۆناغی کە هەمووان تێداشای ینی چێژ دەوەردەگری لە ئێستادا بە منداڵەکەت پێی ئاشناخی بەوە بەدڵنیایی هەموو شتانەی کە پێ سوود بەخشن بۆ منداڵ ئینسان هەوڵی ئەوە دەدا کە بۆی دابیم کە لەوانەیە لە منداڵیدا جۆرە هەڵپەیەکە هەبێ بۆی کە بتەوێت دەست بگاتە هەموو شتێک بەڵام لەوانەیە گەورەکان زۆر جار خەدەقەیان کردی لەوەی کە هەندێک شت هەیە بۆ نمونە بەتایبەت پاسکی و لوچوونە دەرەوە و کۆڵان و کۆمەڵە شتی دیکە کە مەترسیان هەیە یەت خەدەقە کراوە یان بە جۆرێک لە جۆرەکان هەنیان دای بۆی ئەوانە بەکار نهێنی ئەتۆش جارێکی دیکە لە گەورەیدا هەمان ئەو تەجروبێ دووبارە دەکەیەوە ناتەوێت کەلوپەل و یاریەک بۆ منداڵەکە دابین بکەی کە پێ وایە یا گومان دەکەی زیانی پێ بگەێنێ ئەگەر نا بەدڵنیایی ئەوەی کە بۆ خۆی بەو شتە چێژ بەخشانە نەگەیشتووە حەز دەکات منداڵەکەی لیان مەحروم نەبێ و شتێکی نەفسیشە ینی علمی نەفس بازەوە دەکا هەموو ئەو ئارزوانێکی ئینسان لە منداڵیدا هەیەی بۆی جێبەجێ نابێ دەستنە ناو نەستیەوە لە تەمەنێکی گەورەتردا جارێکی دیکە حەز دەکات دووبارەیان بکاتەوە جارێککە حەز دەکات بەکاریان بێنێتەوە ئەگەر دابوونەریت و عادەت و تەقالید ڕێگانەدا خۆی بەکاریان بێنێ هەوڵ دەدا منداڵەکەی لەو شتانە بێبەش نەبێ باشە کاست هەموو ئەوانە کاستێکیان زۆرینی ئەوانەی کە گفتوگویان لەگەڵدا دەکەی و باسی ڕابردویان بۆ دەکەی پێیان وا بۆ ڕابردوو شتێکە و بە هەموو جوانەکانی شەو بەسەر چووە ئەنی کۆتایی هاتووە هەمیشە پێیان وایە خۆزگە بە ڕابردوو دەخوازن ئەم خۆزگەیە لای تۆشەیە وەکوکاینێکی کۆمەڵاتی بەدڵنیایی لە دەستوری زەمن و لە دەستوری کات و تەمەەن بخۆی ئەسەپێکی نەبراوەیە کە هەمیشە مرۆڤ خۆزگە دەخوازێ و کاتانی دەست نەچوبات تەنانە دەگەر ئەو کاتانە سەختیش بوو بن ئەگەر دژواری بوو بن ئەگەر تێدا ڕوبڕووی کێشە و گرفتیش بوو بیتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمیشە چاو لە ڕابردووە ئەوە خەونێکی هەموو ئینسانەکانە ئەوە حەزێکی هەموو ئینسانەکانە و ئەسەفێکی هەموو ئینسانەکانە کاتێک کە بێت لە دوێنە دەکەنەوە دەڵێن دوێنێمان لە دەست و حەزیان لێ بگەڕێنەوە بۆی بەڵام ئایا ئەو حەزە ئەو خولیایە تا چەند واقعیە تا چەند علمیە تا چەند وەکو دەڵێ زانستیە بە شوێک ئەوانە تازە دەستون بەڵام مرۆڤ حەزی لەوەیە ئەو زەمەنی لە دەست نەچێ حەزی لێ بگەڕێتەوە بۆ زەمەنانە باشە کاسی چی ڕانی هەیە لە جەژندا بینی بتوو بە منداڵی لای تۆما بێتەوە یعنی شتێکی دیاریکراو بێت حتمما ڕانیە لە ڕووی جوگرافیەوە ڕەنگە بچووکتر بوو بێ خەڵکی کەمتر دانیشت هیچ شتێکە بۆ زۆر سەرنج بێلایتەوە لە سەردەمی ئێمە یاری لەیلوک و جۆلانە و کۆمەڵێک منداڵی شەبوون کە لە ناو عایلەی ئێمە بە لادەر ناودەبران
کە کۆمەڵێک یاریان دەکرد وەکو لیگا و بندەستە و یاریکردن لەسەر پارە ئەوانە کە ئێمە هەمیشە پێمان دەگوترا ئەو یاریانە نابێ بکرێن بەڵام وجودیان هەبوو کۆمەڵک منداڵە یاریانیان تاقی دەکردەوە هەندێک یاری مەترسیدار هەبوو کە دەیان کرد وەکو مەسەرەن تراقە و دەنجی تەقە و ئەوانە کە ئێمە هاان دەدراین بۆی ئەوشتانە دووبارە نەکەینەوە بەڵام لە واقعدا هەبوون ئەوەی کە لەبیر ناچێتەوە ئەوەی کە چێژی هەمیشە لە خەیاڵی ئێمەدایە ئەو یاریان سەلامەتانە بوون کە ئێمە دەمانکردن وەکو پێشتر ناوەمێنان چ جۆلانە بووە چ لەی دووک بووە چ لەبەرکردنی جلی جوان بووە چ خۆشارکەوانە و کۆمەڵە یاری دیکەی کورداواریانە کە لە کۆڵانەکاندا ئەنجاممان دەدان هەموو ئەوانە لە زیهنێتی ئینساندا دەمێنەوە هەتا ئەو ڕۆژێک کە ئینسان دەمرێ کۆتاییان پێنایە. باشە کاکستیرە بەو پێی کە جەنابەت شاعیری و هەم ئەزمونێکی زۆر باشت هەیە هەم پێگەیەکی زۆر باشت هەیە بە پێی ئەوەی کە جەنابەت ئەزمونێکی باشت لە ناو شێعردا هەیە کاکستیر هیچ ئەسەفێک هەیە کە لە منداڵیدا هەبوو بێ و دواتر لەم تەمەرەدا لە ناو شێعرێکدا بتەوێ وێنای بکەی بەدڵنیایی ئەحساسی شاعیر گێڕانەوەی ڕابردووە و وێناکردنەوەیکی بەو زۆرەی کە خۆی دێ ژیانی ڕابردووی ئێمە بەدەستی ئێمە دروست نەکراوە ئێمە ناتوانین دەستکاری ڕابردوو بکەین ئێمە ناتوانین جارێکی دیکە بگەڕێینەوە و ڕابردووی کە بەدڵمانەوە بە زۆرێکی دیکە بینای بکەینەوە بۆیە شاعیر ئیشی لەسەر ئەوەیە کە ژیانێکی جوان هەم بۆ ڕابردووی خۆی دروست بکە هەم دەستکاری ڕابردووی بکات لەناو دەغدا تەمان لە واقعداوە ناکرێ و هەمیش بۆ داهاتوو کار لەسەر ئەو دەستکاریکردنە چێژت پێ دەبەخشێ کاسی بەدڵنیایی کە شعر لە نەتیجە ئینتاجی ئینسانە شعر لە ئاکامدا بەرهەمی ئینسانە بۆیە کاتێک کە تۆ ویستوتە دەستکاری ڕابردوو بکەی بەو جۆرێک کە خۆت دەتەوێت زۆرێک لە زۆرەکان ئەگەر بڵێ دڵنەوەییە ئەگەر بڵێ زۆرێک سەبووریە بەدڵنیای زۆرێک سەبووری تێدا زۆرێک دڵنەوەیی تێدا تۆ دەتوانی لە شعردا جارێککە بگەڕێەوە بە ڕابردوو ئەو ڕابردوو بە زۆرێک وێنا بکەی کە خۆت مەبەستت بووە ئەگەر نا هانی خەڵک بدەی هانی خوێنەر وەرگری خۆت بدەی بۆی ژیانێک بۆ ئەو نوێ دابین بکەن کە ئێستا لە بەردەستیانەوە لە بەردەستی ئەواندا پەروەردە دەبێت بووی کەوانیش گەورە بوون ئەسەب نەخوازن بۆ ڕابردووی خۆیان کە بە شێوەیەکی سەخت بەڕیان کردن. کاکسێک کۆمەڵێک بەرهەمی شعریت هەیە دوهامینیان برادەرە ئەگەر یەکێک لەو بەرهەمە شعریانە لە کۆی هەموو بەرهەمە شعرەکانە دیانی بەرهەمێکیان هەیە پێ وایە تەوقیت و کاتی بڵاوکردنەوەکەی لە کاتی خۆیدا گونجاو نەبووە یعنی گەر بۆ زەمانێکی تر با ڕەنگە باشتر بێت شعر بۆ خۆی هەڵوێستا ئەو کاتێک کە تۆ شعرێک دەنووسی هەڵوێستی دیاریکراوی ئەو کاتەکە کە زەمانێکە لەوانەیە ئەو زەمانە تێپەڕێ لەو کاتەدا باوەڕت پێ هەبووە ئێستا تۆ ناتوانانی بێ لە زیاتی 20 ساڵ پێش ئێستا بڕیار بدەیت لەوەی کە ئایا ئەو کۆمەڵە شعرە یا ئەو دەقە شعریە گونجاو بووە یا گونجاو نەبووە لەبەرەوە ئەو کاتە قەناعەتی پێ هەبووە لەبەرەوە ئەو کاتە پێدوا بووە ئەوە بیرکردنەوە و بیر و بۆچوونی تۆیە بۆیە ئێستا ناتوانانی بگەڕێەوە بۆ ڕابردوو بڵێ من نەدەبوو لەو کاتەدا ئەوە بنووسم یان هەڵپەم کردووە یا پەلەم کردووە تێیدا چکە و کاتە قەناعەتی تاوام پێ هەبووە من پێم وایە ئینسان وەکو چۆن ناتوانێت لە زیاتی کەسێکی دیکە بڕیار بدا ئەوە ناتوانێت لە زیاتی ڕابردووی خۆی بڕیار بدا چکە ئینسان و ژیان و زیندوێتی ئەو لەحزەیە کە مرۆڤ تێیدا ئەوەی کە ڕابردووە لە دەست ئێمەدا نەماوە ئەو کاتە هەر شتێکی کردێتمان باوەڕمان پێی هەبووە گرنگە باوەڕمان بە شتێک هەبوو بێ کە خزمەت بوو بێ شەرمان پێی نەبێ پێمانوانە بێ کارێکمان کردووە کە زیانی کۆمەلگا و زیانی ئینسانیت و زیانی نەتەوەکەتی تێدا بووە ئینسان هەر لەوانە پەشیمان دەبێت ئەگەر نا کۆمەڵە شعرێکە چاپ کردووە کە ئێستا بیرکردنەوەیکی دیکەت هەیە ئەوە پاساو نییە بۆ ئەوی من بێم پەشیمانی دەربڕم بۆی خۆزگە لەو کاتە ئەوم نەکردبا و ئەوم بڵاو نەکردبایە و ئەوم چاپ نەکردبا ئێستا گرنگە ئایا لە پرۆژەکانی داهاتوم کارێک دەکەم بۆ داهاتوتە دەی پەشیمان بەم یان لەوانەیە ئەو کۆمەڵە شعرەی برادر کە جناب ناوەتێنە پاش 5 ساڵیکە بیر بکەمەوە پێم وابێ ئەوە قەناعەتی ئەو کاتەم نییە قەناعەتی ئێستامان بەڵام قەناعەتی ئێستا بۆ ئێستا ڕاستەوە و قەناعەتی داهاتوو بۆ داهاتوو ڕابردووش بۆ ڕابردوو ڕاست بوون باشە کاسی شعری زیندوو شعرێکە ینی هەموو شعرێک لا شاعیرەکە خۆی زیندووە ینی زەمن دەی سەلمێنێکە کام شعرە دەمێنێتەوە من پێم وایە لەسەر زیندوێتی شعر ئەو شعری ڕەسەن ئەو شعرەیە کە خوێنەر پەروەردە بکە لەگەڵ ڕەوتی پێشکەوتن و لەگەڵ تازە بوونەوە ئەو شاعیرەی کە دەیەوێت تەنیا لە پێناوی کۆکردنەوەی وەرگر و لە پێناوی کۆکردنەوەی خوێنەر لە دەوری خۆیدا دەنووسێ ئەو شاعیرە خۆی قەناعەتی بەدەقەکەی خۆی نییە
بۆیە هەز دەکەی ئەوانە وەکو چۆن بازاری ڕۆژ هەیە کۆمەڵە کشت دەخەنە بازارەوە بۆی کۆمەڵە خەڵک دەستخۆشیان لێ بکە لەو پێناوەدا دێن دەنووسن ئەو جۆرە شعرە پێی ناگوت شعری حەقیقی پێی ناگوت شعری ڕاستەقینە و شعرێکە بە زیندوێتی بمێنێتەوە ئەو شعرە دەتوانێت جێگای خۆی بگرێ کە داهاتوش لە هەر شعر بێ کە لە دوای 50 ساڵی دیکە هەر شعر بێ کە لە دواییدا دیراسی بۆ بکرێ کە ئێستاش خوێنەر بە خوێنەوەیکی خێرا و سەریع نەتوانێت بگاتە چێژەکەی چکە کە گەیشتە ئەو چێژە دیان ناکرێتەوە لە قسەیەکی جوان ئیشی ئێمە ئەوەیە کە شعر لە قسەی جوانیش جا بکەینەوە کۆمەڵک دەق دەبینی ئێستا کە هەز دەکەی قسەی جوانن بەڵام ئەوانە شعر ڕاستەقینە نین چونکە چێژوەرگرتن و لە زۆرگرتنیان زۆر خێرە شعر دەبێت خوێنەر بوەستێنێ دەبێت خوێنەر ڕابگرێ تووشی بیرکردنەوەی خوێنەرەمان هەیە کاسی بۆ ئەوی بە دوای لەقزەکاندا بگەڕێ ئایا تا چەند هەیە لەوانەیە تاکوتەرا هەبێ بەڵام ئایا نووسەرەکە تا چەند مقنیع بە خوێنەرە ئایا بۆ ڕێژە ئیکتیفا دەکاکە بۆ نمونە لە کاتی بڵاوکردنەوەی کۆمەڵە شعرێکدا 12 کەس چێژی لە وەربگرن یان حەزی لێ زۆرینەی خوێنەران چێژ لە وەربگرن و دەستخۆشی بکەن دەگەڕێتەوە سەر قەناعەت و بیرروبۆچوونی شاعیرەکە حەزم لەوە نییە زۆرینەی خەڵک بڵند شتێکی باشتر کرد پێم خۆشە نخڕەیەکی ئەدەبی پێم خۆشە ئەوانەی کە بە حەق شعر دەخوێنەوە بە وردی لەسەر ڕادەوەستن بیر دەکەنەوە ئەوانە بە دوای جوانیەکاندا بگەڕێن نەک ئەوەی کە هەیە بەسەر ئاوەڵایی بیدەن بە خوێنەر و لە دواییدا هیچ جوانێک بمێنێتەوە. باشە کاسی باسی ئەومان کرد کە کۆمەڵێک بەرهەمی شعری تێ هەرێکەشیان لە قۆناغێکدا بڵاو بوونەوە لە یعنی زۆرینەی لانی کەمی دەڤەری ڕاپەڕین ئەوانی کە شعر دەخوێنەوە عاشقی شعرن یان وایە کاسی خەل لە هەر قۆناغێکدا کە دێت شتێکی نوێ دێنێ لە قۆناغێکدا بەهۆی ئاسنەوە خەڵکێک تووشی سەرنج و تێڕامان دەکات لە قۆناغێکیدا شتێک دەبێت ئەم نوێگەری لای تۆ بەردەوامی دەبێت یان بە جۆرێککە پرسیارەکەم ئەگەر زانیت ناتوانێت شتێکتر پێشکەش بکەیت تەواو دەوەستی بە دنیای وەستان زۆر گرنگە مرۆڤ دەبێت ئەترا بۆ کە ئەگەر شتی نوێی پێنەبوو شتی دووبارە نەڵێ لە دوای تەجروبەی برادرەوە کە نزیکی 2 ساڵ دەبێت بە تەواوەتی ئامادە بووە بۆ چاپ لەو کاتەوە تا ئێستا هیچ دەخێکم بەناوی مەشروعی ئەدەبی بەناوی پرۆژەی شعری نەنووسیوە چکە پێم وا بە شتێکی جیاوازم پێ نییە و ئەگەر پێم بێ دەینووسم هەمیشە وا بیرم کردوەوە لە دوای هەر کۆمەڵە شعرێکە چاپم کردو ماوەیەک وەستاوم شتێکی زۆر ئاساییە کە ئینسان بزانێ خەریکی خۆ دووبارەکردنەوە و خەڵک دووبارەکردنەوەیە ماوەیەک پشوویەک بدا بۆی بزانێ ئایا تااقەت و توانە و لیاقەی ئەدەبی بەشی ئەوە دەکات پرۆژێکی کە ئینتاجکە یان پێویست بۆ دەکات ماوەیەک بێدەنگ بێ یان بە هەمیشەیش بێدەنگ بێیانی خۆ کەمنین ئەو شاعیرانەی کە تەنیا دەقیشیان نووسیوە تێگەشتون کە لە دوایدا ناتوان تەجاوزی ئەو دەقە شعری خۆیان بکەن شاعیرەیە کۆمەڵە شعرێکی چاپ کردووە لە دوای دەگەشتەوە قەناعەتی کە لەوە زیاتر ناتوانێت تەجاوز بکە بۆیە شتێکی دیکەی نەنووسیوە منیش هەمان بیر و بۆچوونم هەیە لە پێناوی ئەوەی کە بڵێن فڵان کەس بەردەوامە نام خۆم بگوشم نام تەمسیل بکەم نام کەلیمات ڕیز بکەم بۆی بڵێن وەڵا فڵان کەس شتی نوێی هەیە گرنگەوەی ئەو شتە نوێ ئایا تەجاوزی شتە کۆنەکەی خۆتی کرد یانەی کرد ئایا تەجاوزی شتەکانی دەقەکانی خەڵکانی دیکەی کرد یانەی کرد ئەگەر نەیکرد بێدەنجی لە حاڵاتان ڕێژێ باشتر باشە کاسی ڕەنگە زۆر جار ئەمە لای خەڵکی شەبێ بە تایبەتر ئەوانەی کە بە جددی شعر دەخوێنەوە زۆر وێنەی شعری هەیە لای تۆ هەیە ڕەنگە لای کەسێکتر هەبێ بەڵام تۆزێک بەدەستکاری کردنەوە شتێکت نووسیوە لە شوێنێکدا کەسێک ئەمە دێنێ بەڵام جۆرێک دەستکاری دەکەوت ینی ئەوە ناودەنەی سی پێ دوایە ئەمە ینی کەسێک دەبێت ئەمە بکە ینی بۆ سوود لە کۆمەڵی وێنەی تۆ وەردەگری و 2000 بە تێکشکاوی بە جۆرێکی تر ینی شتەکە وێنە دەکاتەوە ئەو ئەگەر بان قەز بێت تەوان دزیە ئەو ئەگەر بان قەز بێ بەشێکی ئەوەیە کە کەسەکەەوەندە سەرسامە بە تۆ پێی وایە هەرچی دەقی جوان هێلای تۆ کۆ بۆتەوە بۆیە لە دیاتی ئەوەی بە دوای سەرچاوی دیکەدا بگەڕێ دێ ئەتۆ دەکا بە ئیمام و بە قودوەی خۆی لە شعردا دەیەوێ هەموو خەیاڵ و وێنانی کە تۆ کردوتە ئیش لەسەرەوە کە ئەوە بەشێکی بابەتەکەی بەشێکی کەشی ئەوەیە کە لەوانەیە پێی وا بێت و بە ئاگای دێت لە جیاتی ئەوەی کە بۆ خۆی بە ئینتاجی وێنەی جوانکە لە شعردا جۆرێک لە فێڵ لێ دەکات جۆرێک لە وەکو دەڵێت چاوەشەکاری لەگەڵ دەکا وێنەیەکی تۆ دێنێ و تێکی دەقوپێنێ و بە زۆریی کەدای دەڕێژێتەوە هەردوو وازیهەکەی هەیە هەردوو ڕۆکەی هەیە ئەوەی کە بەنا ئاگایی ئەو کارە دەکا تەوانەوە لەنە ئاگایدا ڕوودەداوە کاکسی حاڵەتی ئاوا زۆرە دەقاوێزانی هەیە بەڵام اقتیباسکردن یعنی وەرگرتنی دەقێک و تەنیا ئیشکردن لەسەرەوەی بۆ ئەوەی شاعیرەکە یا خاوەنی دەقا ئەسڵیەکە لە خشتە بەرێ و خوێنەرەکەی لە خشتە بەرێ ئەو تەوان دەچێتە خانەی بەس کاکسی خوێنەری جدی ئەوە ناناسێتەوە
بەداخەوە لەبەرەوەی ئێمە ئێستا خوێنەری جددی شعرمان بە تەواوەتی یەکلا نەبوو تۆ چکە خوێنەری شعر ئێستا خوێنەری بابەتی سیاسیە خوێنەری ڕۆمانە وەرگری هونەرە مەسەڵەن خوێنەری تابلۆیەکی شێوەکاریە هەموو ئەوانە جۆرێک لە تێکەڵیان بۆ دروست بووە تۆ نخبەیەکی دیاری کراوت نییە کە تەنیا ئەوە شعر بخوێنێتەوە ڕاستە لەوانێ کۆمەڵە خەڵک هەبن جوملەیەکی من لە هەر شوێنێکدابی بینن بیناسنەوە بەڵام ئەوە نەبوو بە شتێکی گشتگیر لە بەرامبەرەوە لەوانێ کۆمەڵە خوێنەکە بێ لە شارێکی دیکە من هەر نەناسێ بۆیە ئەوە ساغ نەبووەوە ئەوە یەکلا نەبووەوە کە کۆمەڵە خوێنەرمان هەبێت تەنیا شعر بخوێنەوە لەگەڵ ئەوەشدا ئێمە رەخنەگری جددیشمان نییە ئێمە باحثمان نییە لەسەر شعری تازە بنووسێ تەواوی باحثەکانی زانکۆ دێن کار لەسەر شعری کلاسیک دەکەن لەسەر شعری ڕالیزم دەکەن کە دەگەنە گۆران لە دوای گۆرانەوە دەستەوەستانن لە بەرۆی لە شعری تازە هیچ تێی ناگەن یان بەکاری خوانی نازانن هیچ دراسەیەک ناکەن ئەمە بەوەڵی خۆمان دەدەینەوە دەڵێن پاشی ماوەیەکی دیکەی زۆر لەوانێ باحثانێک پەیدا ببن توێژەرانێک پەیدا ببن کە خوێنەوە لەسەر شعری تازە بکەن ئەگەرنا ئەوەی تا ئێستا کە ئێمە تێداین ڕخنەگرێکی جددی باحسێکی جددیمان نییە بتوانێت خۆی لە قەرە شعری تازە بدات باشە کاستێک لە کۆمەڵێک فیستیڤاڵی لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەشداری کرد جگە لەسەر ئاسی ناوچی لە هەمووشاندا نەتیجەی زۆر باشتە بوو ئەم جم و جۆڕی لە ساڵانی ڕابردوو دەبینرا ینی ئێستا بەداخەوە نابینرێ ئەم جم و جۆڵە بە خۆی کاری گرنگە ینی دەیتوانی ناوی تازە زیاتر ئاشنا بکە بە خەڵک بەدڵنیایی چکە بەتایبەت ئێمە کە لە جوگرافیەکی دیاریکراوداین زومی کامیرەکانمان لێ دوورە تەسیراتی حکوومەت و حیزب و کەناڵەکانی ڕاگەاندن لەسەر ئێمە بۆ جۆرە نییە ئەوەی کە هەیە زوومە لەسەر شارە گەورەکان لەسەر پایتەخت لەسەر کۆمەڵک محافەزە ئێمە بە جۆرێک جۆرەکان کە ناوگیر کراوین بەدڵنیاییەوە ئەو چالاکیانە ئەو فیستیڤاڵانە توانی ویانە کارێک بکەن کە کۆمەڵک دەنگ و کۆمەڵک شعری جددی لە لەو شوێنانێکەکان دەگوترە کەنار بناسیێن خەڵک بیان ناسێ دەربکەون بەڵام واقع سیاسی و کۆمەڵاتی و ئیدارەکەوای کردووە کە بەداخەوە ئێمە لەشتانە بێبەشی مەگەر فیستیڤاڵێکی دیکەی لەو بابەتانە بێتە پێشەوە بتوانی دەنگە تازەکانی ئەو ناوچەیە و ناوچەکانی دیکە بارزکەی و دەریان بخەی ئەگەرنا ئەوەی کە هەیە ئێستا وەکو گوتم تەنیا زوومە لەسەر شارە گەورەکان باش کاسی لە کۆتایی نزیک دەبینەوە تەمان لە زۆر فیستیڤاڵ و پێشبڕکێدا ئەنجامی زۆر باشتە بووە ئەوەی کە زۆر پێی ئاسوودە بووی کامیان بوو دوایین بەشداریم بوو لە فیستیڤاڵی گەلاوی لە ساڵی 2010 کە توانیم خەڵاتیەکەم ببم بۆ من مای خۆشحاڵێکی زۆر بوو بەڵام لە دوای چەندین ساڵ تێگەیشتم کە ئەوە محەکی ئەوە نییە چێ شاعیر و چێ شاعیر نییە ئەوە شاعیرە کە دەبێنێتەوە شاعیرە کە خۆی نوێ دەکاتەوە کە ئیش لەسەرەوە دەکات دەقی نوێتر بەرهەم بێنێ و خۆی تێپەڕێنێ و خەڵکی دیکە تێپەڕێنێ ئەگەرنا بۆ ئەو کاتە بۆ من وەکو دەڵێ ئومێدێکی گەورە بوو مای خۆشحاڵێکی زۆر بووڵانێ هیچێک بلیادگاری جوانەکانم کە هیچ کار لەبیرم ناچێتەوە بەڵام ئێستا تێدەگەم کە فیستیڤاڵ و پێشبڕچێ و مسابقات ناتوانێت شاعر بکە بە شاعر خەڵک هەبوو لەو پێشبڕکەیانەدا نەتیجەی باشی هەبوو بەڵام نەمایەوە بەدڵنیایی خەڵکانێک هەبووە لە ئاستی باشیش نەتیجەی هەبووە بەڵام لە دواییدا دانێ هەر بۆ نەشئەیەکی گەنجانە بوو بێ هەڵچوونێکی عاتفی بوو بێ کۆمەڵک دەقی بەرهەمێنا بێ تێگەشت بێ کە شعریشی ئەو نییە لە دوای ئەو نەتیزانە بێدەنگ بوو بێشتی دیکەی نووسی بێ یان مەرامێکی دیاریکراوی هەبوو بێ پێی گەیشت بێ بابەتێکی سۆزداری بۆ تێدا سەرکەوتوو بوو بێ ئیدی ئەو شعرە بۆ ئەو وەسیلەیەک بۆ بۆی بگا بە ئامانجا لە دواییدا کە گەشتە ئامانجەکە شعردا ئەو کۆتایی پێهاتوە باشکاسی جان دەست خۆش بێ دواوتت کە بتوێت لە کۆتاییدا شتێک بڵێ فەرموو سوپاس بۆ ئەو دەرفەتە سوپاس بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان کە هەمیشە لەگەڵ من بەتایبەت لاکردنەوەیان زۆرە هەمیشە کار لەسەر ئەوە دەکەن کە دەنجی شوێنە دوورەکانیش بگەێنن وا بکەن کە ئەو خەڵکانێک کە تاسە دەرفەتی دەرکەوتنیان بۆ نەڕخساوە دەربکەون ئومێدی سەرکەوتن و بەردەوام زۆر سپاس بینەرانی ئازیز کۆتاییمان بەم دیدارە تایبەتە شێنە جارێکتر سپاس بۆ شاعیری ئازیز استێغالی جەژنتان پیرۆز و هەر لە خۆشیدا ئاسن نامەیەکە کە دەزانم ناگات نهێنیە کە دڵنیام ئەو ئێوارەیە لە درزی پەنجەکانمەوە دەڕژێ ئیدی سرت لەم تەمە دەرکە بزانە لەو دی و کوچەکانی منداڵیتەوە تافگەی تەمەنی چێ دەڕژێ دەستت لەم کڕێوەیە قوتارکە بزانە لە بەردەم باڵەخانەی عازەبیتەوە تەرمی کام تەوقەیە دەنێژرێ تۆ ئەینی گەرانترین سێبەر
ئەی سەرسەختترین گەڵا ئەو ڕۆژەی بەفەرباری لێرە نەبووی ئەو دەمی وەلی بەو هەموو هەورامی بوونەی خۆیەوە لە ژێر قدومی شەمێکدا دەستەکانی سپاردە ڕەشەبا لەوێ نەبووم ئیدی بەسەر بازاڕی زەوقتدا قەرسیل بە لێزمە دەبارەیەی دۆست کە هێندەی من دەزانی لەم کانگای کووکەدا بارگیرێک نییە سۆزمان نەخاتە سەودای ساغکردنەوە لەو بازاڕە پڕەشکەدا من مەیزەدەی تۆزی شەقەی پێکدادانی دوو باڵی مەنزڵ دوورم داخ لە تۆ کە هەردەم خەریکی ڕاکێشانی قەڕاسە پچراوەکانی هەوری کە بەفر شێخەی تا هەتایە مەس کرد لەوێ نەبووم ئاخر شێخە ئەو هەموو شەرابەی دنیا هێندەی پێکە هەناسێکی بەفر مەستی نەکرد ئیدی مەستم بە بەفر ئەی دۆست تاوەکو تۆ ڕژە سپیەکانی لە ژێر سمی بازرگانێکدا دەتوێنەوە پەستم لە ژێر ئەم دیوارە ئەی بەفر. سپاس بۆ هاوکارمان هونەر ڕەسوول لە ڕانیەوە بۆ ئامادەکردنی و بابەتەوە سپاس بۆ میوانە بەڕێزەکەشی هیواخوازین هەمومان بیرۆریەکانمان پڕ لە یادگاری و بیرەوەری جوان بێت. دەچینە هەڵەبجە کە مەراسیمێکی تایبەت بە ساڵیادی جنۆسایدکردنی یەزیدیەکان بەڕێوەچێت هاوکارمان فەرحانمان لەگەڵا. فەرحان بەیانیت باش پێمان بڵێ مەراسیمەکە چۆن بەڕێوەچێت. بەڵێ کۆژار سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە ئەمڕۆ 6 ساڵ بەسەر کۆمەڵکوژی یەزیدیەکاندا تێدەپەڕێت کە لە سێی هەشتی ساڵی 2014 لە کۆمەڵکوژیەکی گەورەدا یەزیدیەکان کەوتنە بەر نەشتەری ڕەفتارە نەشیا و نادروستەکانی با بڵێن گروپی تیرۆریستی داعش و دواتر کارەساتێکی گەورەی کۆمەڵکوژی خوڵقێنرا کە تاوەکو ئێستا لێکەوتەکانی ئەو کارەساتە لەسەر تاک بەتاکی یەزیدیەکان وە بە تاوی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان ماون. ئەو مەعمەع و پەیوەندیە نێودەوڵەتی کە یەزیدیەکانی تێدا با بڵێن بوونە قوربانی بەشێکە لەو مێژووە ڕەشەی کە پێویستە لە ناو مێژوودا ئاماژەی پێ بکرێت و بەشێکە لەو مێژووی کە پێویستە بنووسرێتەوە کە تاوەکو ئێستا هەزاران کچ و با بڵێن مناڵ و پیاوی یەزیدی بەنادیاری و با بڵێن ڕزگار نەکراون ماونەتەوە ئەمانە هەمووی بەشێکن لەو مێژووی کە پێویستە ئاماژەیان پێ بدرێت. ئەمڕۆ بڕیارە لە پارێزگای هەڵەبجە لە مەڵبەندی ڕێخستنەوەی شارەزوری یەکێتی نیشتمانی کوردستان مەراسیمێکی تایبەت بە بەرزڕاگرتنی با بڵێن ئەو ڕۆژەوە دەربڕینی هاوخەمی بۆ یەزیدیەکان لە هەڵەبجە بەڕێوە بچێت و تێیدا مەڵبەندی ڕێخستنەوەی شارەزورەوە دووپات دەکاتەوە کە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە هاوکار و پشتیوانی کەیسەکە دەبێ و دەستبەرداری ئەو کەیسە نابێت. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر کۆی ئەو کارە ساتە جینۆسایدە ئێستا مامۆستا کامران مستەفام لەگەڵدای بەڕێوەبەری گشتی شەهیدان و فەرکراوەکانی هەڵەبجە. مامۆستا ئەگەر بیت ئێرە پێمان بڵێن لەم ڕۆژەدا چه پەیامێکتان هەیە و کۆمەڵکوژی یەزیدیەکان تا چەند پلانێک بوو کە پێویستە لە مێژوودا ئاماژەی پێ بکرێت. دیارە 6 ساڵ تێپەڕێ بەسەر مەرگەساتی جینۆسایدکردنی گەلی یەزیدیە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدان و قوربانیانی ئەو مەرگەساتەدا ئانەوێنین لە ئەنجامی ئەو کارە دڕندانی کە ڕێکخراوی تیرۆریستی داعش دوور لە هەموو بەهایکی ئینسانی و مرۆڤی و ئاینیش هەستان بە ئەنجامدانی جینۆسایدی خەڵکی شەنگار کە لەو کاتەدا زیاد لە 6500 کەس کەوتە دەست هێزەکانی داعش و زۆرێک لەوانە شەید و زیندە بەچاڵ کران زیاد لە 350,000 خەڵکی شەنگال ئاواری ناوچەکانی هەرێمی کوردستان بوون. دیارەمە بۆ 74م جارە ئەم خەڵکی یەزیدی و ڕوبەڕووی ئەم جۆرە پەلەمارە ئەنابنەوە بەڵام ئەمەی کە لەسەر دەستی داعشا کرا هیچ پێوەرێکی هەم دینی و هەم ئینسانی پێوە نەمابوو قیەمەکانی هەمووی بڕی بەداخەوە دوای 6 ساڵ تا ئێستش بەشێکی زۆر لە هاوڵاتیانی شەنگال لە ژێر دەستی داعشا ماونەتەوە و بێسەر و شوێنن بۆیە ئێمە لێرە جارێکی کە هاوخەمی خۆمان پرسە بوو سەرخۆشی خۆمان ئاڕاستی ئەوانەکەین کە هەڵەبجە و ئەنفال و بارزانیەکان و شەنگال ئەمانە کۆمەڵێ برینی یەک لە دوایەکی نەتەوەی گەلی کوردن هیواخوازین کە بتوانێ وەکو پێویست لە مەحافیلی نێودەوڵەتیە کەیسی شەنگال بە جینۆساید بناسێ بەداخەوە ئەوەی گرفتە تاوکو ئێستا نەتوانراوە ئەو مەلەفە لە دادگای لەهای و محکەمەی عەدلی نێودەوڵەتی وەکو کەیسێکی زیندوو کە تعاملی پێ بکرێت تا ئێستا نەچۆتە پێش دیارە جۆت کراوە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە
بەڵام کۆمەڵێ لەمپەر و ڕێگر هەن یەکێ لەوانە کە تاوەکو ئێستا حکوومەتی عێراقی ئەندامی محکەمەی لاهانی وەکو ئەندام ئەمانە و حکوومەتی عێراقیش وەکو پێویست نایەتە پێشەوە لە نێوان مەعمای ئەو ململانە سیاسی هەیە کە لە نێوان هەرێمی کوردستان کە لەگەڵ بەغدا بوو خۆی ئەمانە هەموو گرفتن بوونەتە لەمپەر لە بەردەمەوەی کە نەتوانرا وەکو پێویست لە سەر ئاستی نێودەوڵەتی ئەم کەلیسا بە جینۆساید بناسێنی. بەڵە کۆژان ئەمە زانیاریەکان و کە بڕیارە پاشکەمێکی دیکە لێرە مەڕاستیمێک بەڕێوە بچێت ئێمە هەڵدەدەین دواتریش بە شێوەیەکی ڕاستەوخۆ مەڕاستیمەکە بگوازینەوە من ئەگەڕێمەوە لایەوە. سپاس بۆ هاوکارمان فەرحان لە هەڵەبجا لەگەڵمان بوو و سپاس بۆ میوانەکەشت. لەم کتێبەیان نووسراوە ئەنتواف چیخۆف گەورە نووسەری ڕووسی دەڵێت ئێمە ناژین بۆ ئەوەی تەنیا بخۆین بەڵکو بۆ ئەوەی بزانین چێژی خواردن چییە. ڕەنگە ئێمە هەمیشە بخۆین بەڵام لەگەڵەوەی کە ناشزانین چێژەکەی چییە ئەو خواردنانەش ناخۆین کە سوودمان پێگەێنێت. ڕەنگە هەمیشە بە دوای خواردنی چۆر و قورس و سوێر و ئەوانە بین بەڵام هیچ کاتێک بە دوای سوودە تەندروستیەکەیان نەگەڕین کامانە باشن وەرە چی کاتێکا بخورێت. ئێمە بۆ ئەمڕۆ میوانداری دکتۆرە ئیسرا کەمال شاه محەممەدمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی خۆراکن لەسەر خواردن کتێبێکیان نووسیوە کە باس لەوە کە چی بخۆین و چەندیش بخۆین. ئەمانە بزانین بیرۆکەی نووسینی ئەم کتێبە لە چیەوە سەری هەڵدا. دکتۆر ئیسرا زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. ئەمڕۆ ئێمە خۆشحاڵین کە بەڕێستان لێرن و دەستخۆشیشت لێەکەین بۆ نووسینی کتێبێکی وەها. ڕەنگە ئێمە هەتاکو ئێستا بەداخەوە وشاری تەندروستی و وشاری ئەومان نەبێت کە لەسەر خواردن ئەو خواردنانە کامانن کە بێت بیخۆین کامانن کە بێت سوودیان پێ بگەێنین کە زۆرترین ڤیتامیناتەکان و زۆرترین ئەو چێژەی کە باسیەکە پێمان بدات. جا ئەمێت باز لەوە بکەم چۆن بوو بیرۆکەی نووسینی کتێبێک لە لای دکتۆرە ئیسرا دروست بوو؟ طبعا بیرۆکەی کتێبەکە ڕاستەکەی لە فکرەکەی لە کتێبێکی ئینگلیزیەوە وەرگیراوە کە ئەوە بۆ ئەوێش تازەیە یعنی کتێبێکی تازە بوو بۆ ئەوێ. ڕاستێکی کە بیرم لێ کردەوە بیرۆکەکەم لەگەڵ هاوڕێکەمە باس کرد مامۆستا رازان بەڵێ ناوەکەشی نووسرا و ڕێز و خۆشەویستیمان بۆ هێ باسی ئێوشەکەی بزانین ڕۆڵی ئەو چی بۆ لەم کتێبەیە. زۆر باشە فکرەکەم پێوت و ئەوانە لەبەرەوەی بەڕاستی ئەم فکرەیە یەکەم لای من شتێکی زۆر تازە بوو کە بە وێنە تۆ معلوماتی خواردنەکە ئاشکراکەی چونکە تۆزێ بە نووسین مملە یعنی خەڵک زۆر تااقەتی خوێندنەوەی نییە ئەگەر بزانی. ئەو دووەم وەکوتم فکرەیەکی تازە بوو لەگەڵیشا من مەسەن لە دەوامی بەیانیانم لە حکومی لە دەوامی لە کلینیک زۆر کات کە بۆ نمونە خواردنەکان شەرحەکەی بۆ کەسەکە ئەگەر بە سوورەیەک نەیەتێ لای قورسە تێبگای تێگەشتن بۆ ئەوە زۆر قورسە بۆیە من ئەمەم زۆر توش ئەبوو ئەنی هەم بۆ منە لە سنتەری شەکرا کە باسی خواردنەکانمە کرد بۆ ئەو کەسانی کە شەکریانە هەم لە کلینیکی خۆم کە هەندێک کات مەسەن تۆ کەسەکە ئەتەوێت بخەیتە سەر پلانێک ئێمە پێڵێن بە ئینگلیزی پێڵێن پۆشن کۆنتترۆل یعنی خواردنەکان هەمووی بخوا بەس کەمیت تهدیدکە زۆر قورس بوو تێگەشتن بۆی کە کەسەکە مەسەن ئەگەر سوورەیەکی نەبێ لە بەردەمە لەبەر ئەو بۆی ئەو فکرێم زۆر لاباش بوو و لەگەڵی شیاوتم ئەمە سەرچاوی کوردیمان نییە بۆ ئەم شتێ بەڕاستی یەکەم شت و دووەم ئێمە سەرچاوی کالۆری مەسەن کاربۆیدریتی ناو خواردن ئەوانە خەڵک کە زۆربەی سەیری ئەکا مەسەن لە گوگڵی ئەکا نازانێت سەرچاوەکە دقیقە یا خودنا بەڕاستی خۆت ئەگەر لە بوارەکە ئیش نەکەی نازانی تۆ ئەتیمات بکەیتە سەر چ سەرچاوەیە کە بەتایبەت لە ئێستادا کە هەچی هەڵەسێت پێیجێک دانێت ئیتر شێوازی خواردن و شێوازی باس ئەمە سەر لە خەڵک تێک ئەیە چونکە خەڵکە ئامەکە چه گوگڵیەکە بەس تۆ نازای ئەو سەرچاوی کە لە گوگڵا سەیری ئەکەی ئا سەرچاوەکە باوەڕ پێکراوە یاخودنا بەڵام ئێمە هاتووی لە کتێبەکە ڕاستە فکری ڕئیسیمان لە کتێبەکە وەرگرتووە بەڵام لە چەند سەرچاوەیەکی تری باوەڕ پێکراویشەوە هەر پژڕاستی معلوماتەکانمان کردوەوە داتاکانمان کردوەوە چکە خۆ دەزای ئەم داتانە شتێنێ من بێڵم ئەو بێڵە ینی واقعە و ئەم داتانە بەڕاستی نزیکراوەیە مەسەن تۆ ناتوانانی بڵێ ئەم بڕە خواردنە مەسەن ئێمە هاتوین چی تریشمان کردووە لە کتێبەکەیە لەبەروی عادەتەن بۆ خەڵک قورسە مەسەن من پێی بڵام ئەوەنە گرام لەوە بخۆ قورسە دانیشە میزانێ بێنێ هەموو دقێ میزانێکی پێدۆهین بەڵام لەم کتێبەیە وامان کردووە کە تەنها بە بەراوردکردنی قاپەکەی خۆی لەگەڵ ڕسمی ناو کتێبەکە کە تقریبان ئێمە لە زۆربەی خواردنەکانە دوو کەمیەتمان دوو بڕمان دیاری کردووە بەزعین تۆ بە پێی بڕەکەی کە ئیخوا یان دەبڵیە کاتەوە یان نیوەیە کاتەوە یان
ئەگەر کەسێک پێم وا بە خوێنەوەریشی نەبێت دەتوانێت لەو کتێبە بالضبط تێئەگا بەڵام بە تەکیدی پێویستە چۆنێتی بەکارهێنانی کتێبەکە بخوێنێتەوە لە بیداەتە چکە ئەگەر ئەوە نەخوێنێتەوە لەوانەیە ڕەنگە یەکسەر ئاکی تێناگا بەس لە ئێمە لە بیدایەتی کتێبەکە وتو چۆنێتی بەکارهێنانی کتێبەکەمان باس کردووە لەبەر ئەو زۆر ئاسانکاریە بێ بۆ خەڵک و تاکیدم ئیسیفادەیەکی زۆری ئەبێت بۆ هیواین کە زۆرترین سوود بە خەڵکی بگەێنە جا ئەمەوێت بزانم ماوەی چەندێکە بە ئەم نووسینی ئەم کتێبەوە سەرقاڵی چەندێکت پێچوو ڕاستەکی لە پارەوە خەریکین تقریبا نۆزان پار مانی دە ئەوانە بوو ینی خەریکی بووین چکە خۆمان ڕسمگرتنەکانی خۆمان کرد هەمووی کێشان و لە بەروی ئەبێت زۆر دقیق بێ خواردنەکانی شکدات ناوە هەمووی ناوە ینی کێشاومانە و بەو بڕێی کە نووسراوە ینی شتەکانمان تکرار کردوتەوە کاتێکی زۆری ویش ڕاستێکی ینی و دوای ئەو بەسەراچوونەوە و داخڵی کە داهتاکان و دیسانەوە ئۆنیا ئەوە کاتێکی زۆری مادوو نەبن دکتۆرە ئەمە باس لەوە بکەین کە ئێمە چۆن بتوانین ژەمەکانمان ڕێک بخەین یاخود ئەو خواردانە کە پێویستن بە پێی ژەمەکان ئێمە دایان برین بەداخۆ هەندێک کەس هەیە ڕەنگە لە بەیانیانە بڕاتە دەرەوە لە فەیەک بخوات بە گۆشت لە فەکە گۆشت بێت یاخودەوەی کە هەندێک ئێمە عادەتێکمان لێ دروستە 4 و 5 بەیانێتە بۆ سەر و پێ خواردن و خواردنی کەڵە شێر و نازانم چی ئایا ئەمانە تا چەندێک زیانی پێگەنێت و بە پێی ژەمەکانیش ئێمە ئەو سیستەمە ڕێک بخەین بۆ خواردنی خۆمان خۆی ڕاستەکەی لە زانستی سەردەما ئێستایەکێ لە کێشەکانی قەڵەوی کە نەک لە کوردستانە ینی لە هەموو عالەما زۆربەی داتاکان پشڕاستی ئەوە ئەکەنەوە کە لەبەر ئەوەی خواردن زۆر ئەڤیلەبڵە ینی زۆر هەیە لە دەبوو بەرمانە و هەموو کۆبوونەوەکانمان تقریبا لە خواردنە کۆمانەکاتەوە و دوو خواردن هەن ئەو خواردنە خراپانە هەرزانن بەڕاستی لەبەرەوە ئەمەوە لە خەڵکەکە کە بە مستەمری لە بەیانی و هەڵستێت تاکو شەو دران ئەخەوێت ئەم کەسە دەمی ئەجوڵە بۆی ئەمە یعنی ئەمە بەڕاستی سترێسێکی زۆر ئەخات سەرجەستە سەرخانەکانی لەش بە مستەمری زەختێکی زۆریان لەسرە لەبەر ئەو ئەمە یەکێکە لە سەبەبەکانی قەڵەوی کەواتە ئەو کەسانی کە ناتوانن خۆیان کۆنتترۆل بکەن ناتوانن نەخۆن پێمان بڵێ چۆن وا بکەن کە کەم بخۆن و وەسوودیشیان پێ بگەین ڕاستەکەی ئەو خاڵە تەنیا لەوەیە خۆی نبینێت و تۆ پێی بڵێ ئەو بخۆ ئەو بەخۆ باشە لەبەر ئەوەی شتەکە لەوەیانە لەوانێ بۆ مودێکی کورتخایەن هینە پێ بکە بەچەند لەسەر پلانێک ئەڕوا پێڵە ئەو بخۆ ئەو مەخۆ بەس دوای ئەوە ئەگەر مەنتاڵەتی ئەگەر شێوازی بیرکردنەوەی لەگەڵ خواردنە شێوازی پەیوەندیەکەی لەگەڵ خواردنە نەگۆڕێ کەسەکە ناتوانێت بەردەوام بێ عنیلانێ بۆ مدێک بۆ نمونە تەندروست بژی یاخود بۆ نموناگەر کێشێکی زۆر بێ کێشەدا بەزێنێ بەس دوای ئەو ناتوانێت بەردەوام بێت لەبەر ئەوە یەکەم شت کە ئەبێ لەگەڵە سایکۆلۆجیەتی ینی دەرونی کەسەکە وڕای کەسەکە و پەیوەندی کەسەکە بە خواردنەوە ئەنی ئەبێ پەیوەندیەکەی باش بکە لە خواردنەوە نەک مەسەن ئەو خواردنە بەکاربێنێ بۆی کە ڕەوینەوەی خەمەکانی بێت یاخود بۆ نمونە کە سترێسێک ئەبێت یەکسەر پەنابەرێتە خواردن یا بۆ نمونە بۆ دڵی خۆشە بێ پەنابەرێتە بەر خواردن ئەبێت تۆزێ پەیوەندیەکەی بگۆڕێ لەگەڵ خواردنە ئەمە یەکەم قۆناغە کە ئەبێ کەسەکە بیکات چکە ئەگەر ئەوە نەکات لە مێشکیەوە ئەم علاقەی باش نەکا لەگەڵ خواردنە ناتوانێت کەواتە ئێمە ئەم علاقەیە چۆن دروست بکەین ئەم شتانە چۆن ڕێ بخەینەوە ئەگەر بە ژەم بۆ بۆمان ڕێ بخەین لە بەیانەوە دەست بکەین طبعا ئێستا لە زانستی سەردەما بەڕاستی ئەوە نیە بڵێ بەس تەنها لە بەیانی ئەتوانی ئەوە بخۆی ئەتوانی ئەگەر خۆی بە پێی پلانەکە ئەگۆڕێ کەسەکە لەسەر چ پلانێکە ئەو ناگەر ئێمە خەڵکێکی عادی کە بڵێن جەست ینی لەشێکی تەندروستی هەبێ کێش و باڵایەکی تەندروستی هەبێ بەڕاستی توانای هیچ خواردنێ لە خۆی مەنەعنەکە بەڵام چەند بخوا یعنی یەکێ لە هینەکە کە ئەڵێن چی بخۆین چەند بخۆین ئەتوانێت هەموو خواردنێ بخوا بەڵام چەند ئەخوا یعنی چەند کیفایەتە بۆ ئەوی کە جسمی ئیتر تێری کات و وزەی باتێ بەڵام زیا وزەی نەکا بۆ ئەوی کە کێشی زیایە هین ناکە ئەمە ئەگۆڕێ لە یەکێکە بۆ یەکێکی تر ئەگۆڕێ ناتوانین تەنها گروپە خۆراکێکە پێ بڵم کە بڵم ئەوە لە بەیانیانە بیخوا ئیتر زۆر سەحیە ئەتوانێت گروپە خۆراکیەکان ئەبێ یەکەم شت کە خەڵک فێر بێ گروپە خۆراکیەکان جیا بکاتەوە ئەو گروپای کە بۆ نمونە نیشاستەی زۆرە ئەو گروپەی کە پرۆتینی زۆرە ئەو گروپەی کە چەوری زۆرە و لە کتێبەکەشمانە ئەومان دیاری کردو ینی گروپەکانی خواردنمان جیا کردوتەوە و کەسێکە ئەتوانێت بەراوردی کە بۆ نمونە سیرەکە خواردنێک هەیە ڕێژی شەکری زۆر زیاترتیایە لە خواردنێکی تر لەبەر ئەتوانێت بە دیلەکەی وەرگرە وانە لەبەر ئەوە ینی ناتوانین بڵین تەنها ئەو خواردنە بخۆ لە بەیانیانە ئەو خواردنە بەس ڕێخستنی ژەمەکان مهمە و چەلی لێ ئەخوا مقداری خواردنەکە مهمە ڕێخستنی ژەمەکان ڕێخستنی ژەمەکان ئەتوانین بەپێی کێش ئەو شتە دیاری بکەین کەسێک کێشی زیایە
ئەبێت لەژێر چاودێری دکتۆرە ئەم ژەمانەی بۆ ڕێکخێ یاخۆ دەگەر کە تۆ کەسێکە بینیت من لە ماڵەوەم کێشم زیایە ئەم کتێبەی دکتۆرە ئیسراژ لە بەردەممایە من ئەتوانم بەپێی ئەم کتێبە سیستەمی خۆراک بۆ خۆم دیاری بکەم بەپێی ئەم کتێبە ئەتوانی چی بکەیت بەپێی ئەم کتێبە کە جاران چەند خواردووە وردە وردە بڕەکەی کەم کەیتەوە و ڕێژەی کالۆری و کاربۆیدریت و شتەکانی خۆت ڕێکخەی مەسانەگەر لە بیدا تا بڕۆی پزیشکێکی پسپۆر پێت بڵێ کە تۆ مەسەن ئێمە چیمان هەیە بۆ ئەوە جیازی تایبەتمان هەیە کە پێڵێن بەدی کۆمپۆزیشن ئەنالایزەر کە پێکهاتی جستەمان بۆ دیاری ئەەکە تقریبا فکرێکمانەیە تێ لەسەر سووتانی جسمی کەسەکە لەسەر ئەساسی ئەوە مەسەن تۆ پلانێکە بۆ دابندێک کە بڵێت تۆ ئەوەنت ئەوێ لە ڕۆژەکەیە وزە بۆ ئەوی کە کێشی زیانەکە ئەوەنەی پرۆتین بێ ئەوەی کاربۆیدریت بێ ئەوەی چوری بێ ئیتر خۆی ئەتوانێت ژەمە خۆراکیەکان شتێکی قاسیدا نەنێ بۆ خۆی کە هەر یەکش خواردن بخوا بزەتوانێت بەپێی ئەم کتێبە تقریبا فکرێوەکەواتە با بچینە سەر ناوەڕۆکی کتێبەکەت بە پێی کتێبەکەی بەڕێستان کە نووسیوتانە باس لە خۆراکەکان بکەین کە چۆن ئێمە جێام بکەینەوە لە کتێبەکەمانە ئێمە چیمان کردووە ئێمە یەکەم پێشەکێکی وەکو وتمان کە پێشەکی چۆنێتی بەکارهێنانی کتێبەکە دوای ئەو گروپی خۆراکیەکانمان جیا کردو چکە ئەمە زۆر زەرورە کە خەڵک زانیاری هەبێ کەم بەداخەوە زۆر بەمان زانیاریمان نیە لەسەری مەسەڵەن تۆ ئەبێ بزانی ئەو گروپە خۆراکێکی کە ڕێژەی کاربۆهیدریت چەنە و چەند تەسیری هەیە لەسەر بەرزکردنەوەی شەکرە خاستن ئەمە بە تایبەتی بە ئەو کەسانی کە جۆری لەبەری خۆم لە سنتەری شەکرە ئیژەکەم زۆربەی کات مشکلەمان هەیە کەسەکان زانیاریان نییە لەسەر ئەو خواردنانی کە ڕێژی شەکریان بەرزەکاتەوە کە ئێمە وا ئەزانن هەر ئەو شەکرەیە کە زیایەکەن بۆ چاو قاوە و شیرینی نەخێر ئێمە خواردنمان هەیە شەکری شاراوەی تیا و تەسیری هەیە لەسەر بەرزکردنەوەی شەکرە لەبەر ئەوە بێ کەسەکە زانیاری تەواوی هەبێ لەسەر گروپە خۆراکیەکان کاربۆیدریتەکان چەورەکان پرۆتینەکان سەوزە و میوەکان سۆسەکان خواردنەوەکان ئەمانە زۆر زۆر گرنگە کە کەسەکە زانیاری تەواوی هەبێ بۆ ئەوی کە بزانێ بەدیلی ئەوە چییە بەدیلێکی سەحیتر بۆ ئەو خواردنە چیە یاخود ئەگەر هەر خواردنە بخوا ئەگەر حتا ڕێژی شەکروشتیشی زۆر بێ بەس بڕێکی کەمتری لێ بخوا بۆی ئەو تەسیرە نەرێنەی نەبێت لەسەری بەڵێ کەواتە چی بکەنیانی بۆ ئەو کەسانەی کە کێشەی چوریان هەیە کێشەی شەکرەیان هەیە هەندێک کات دکتۆرە ئەوەمان بینی وە کەسێک کە کێشەی شەکرەی هەیە ئەڵێ من شەکر ناکەمە چایەکەمەوە بەڵام سێرەکەی لە تەنیشتە چکلێتێک هەیە نوقلەکەی نازانم خورمایەک هەیە بە چایەکەیەوە ئەیخوات ئایا ئەمەش زیانی پێ ناگەێنێت بەتەکیدی بۆیە لەم کتێبە چیمان کردووە ئەگەر سێری تەنیا کالۆری و کاربۆیدریت و پرۆتین و چوری نییە بەڵکو تەسیری ئەو خواردنە ئەو بڕە خواردنە لەسەر بەرزکردنەوەی ڕێژی شەکر لە خوێنە ئەنی کە بەچی حسابمان کردووە کە 5 گرام کاربۆهیدریت کە لە خوێنە دوای کاربۆهیدریت دەبێتەوە بە شەکر حسابمان کردووە بە کلۆ شەکرێک ئەی تەسیری ئەوەنە ئەبێ لەسەر بەرزکردنەوەی خواردن هەر بۆ نمونە گەروەریگرین مەسا ئەم معکەرۆنیە ئەم بڕە ئەگەر بەم بڕە بیخۆیت ئەوەنە تقریبا ئەوەنە کلۆ شەکر تەسیری هەیە لەسەر بەرزبوونەوەی شەکر لە خوێنتە باشە بەڵام بەم بڕێتر بیخۆی کەمترە کەواتە تۆ ئەتوانی هەر معکەرۆنێکە بخۆی ئەتوانی بەڵام بە بڕێکی کەمتر بەو بڕێ کە تۆ لە جسمی خۆتی ئەگەی کە تۆ ئەوەنت ئەوێ تێگەی ئەو کاتە ئیتر تقریبا هەر کەسە و لە جسمی خۆ یان هەنێک کات مشکلی ئەومان هەیە کەسێکە کەوێتە ڕێجیمەوە ڕێجیمێک کە بەبێت چاودێری پزیشکە خۆواکیلی خۆی و ئەزانێت ترکە گۆشتی خوارد نانی خوارد برنجی خوارد ئەمانە کێشی زیاکات ئەمانە تەرکە کات لە پڕە باشە ئەمانە هەمووی کۆتایی پێهێنێت بۆ فترەیەک کە دوای ئەو فترەیە ئیتر حەزی بۆ خواردنەکە دروستە بێ و تعامل ناکەوەکو بەڕێزیشت باسێکە فترەیەک ئەتوانێت بەردەوام بێ لەسەری سیرەکەی لە پڕاد و باردەسەکاتەوە بەمان ئەی ئەمە چی زیانێک بەجەستەی کەسەکە ئەگەێنێت بالضبط ئەوە لە هەنێک کاتە لە هەنێ حاڵەتە ئێمە هەنێ جۆری پلانمان هەیە مەسەن نسا کیتۆمان هەیە ئەتکینزمان هەیە پالیۆمان هەیە بۆ هەنێ حاڵەت بەکاری ئەهێنین خۆشمان بۆ مدەیەکی کورتخایەن تاکو کەسەکە شتەکانی ئەو مشکلانی کە هەمانە لەشیا طبیعی ئەبێتەوە و یەتەوە سەر خواردنی ئاسایی بەڵام کە کەسێکە هیچ کێشەیەکی نەبێ و بێوێ ئەمە وەکو شێوازێکی ژیانی لێ بکە پێویست ناکە خۆی مەنعکا لە هیچ جۆرە خواردن چونکە ڕەنگە جەستەمان پێویستی بە هەموو بالضبط يعني لەبەرەوەی ئێمە کاتی ئەو پلانانەی تردا ئەنین گروپە خۆراکیەک کە دەربهێنین ئەبێ ئێمە تەکید بین بە تاوکەری خۆراکی ئەو ڤیتامینە و کانزایانەی کە لەو خواردنە نای کە دەرمان هێنا و زۆر دەوڵەمەند بووە ئەبێ ئێمە بە تاوکەری خۆراکی بیین لەبەرەوەی بۆی کەسەکە
نەقسی ڤیتامین و کانزاکان دروست نەکە بەس کەسێکە کە لە خۆیەوە ئەیکات تاکیید مەسەن لەوانەیە ئەوەنە زانیاری نەبێت لەسەر ئەو تاوکەرە خۆراکیانە چییە کە بەدیلی ئەو خۆراکەیە کە بەکاری بێنێ لەبەرەوە وای لێ ئەکان نەقسی دروست دەبێت بەڵام لە کاتێکە باشترین پلان بۆ ئەو کەسانی کە بۆ نمونە تۆزێک کێشی زیان هەیە نەخۆشی درێژخایانیان نییە ئەتوانێت کەسەکە خۆی هیچ منعنەکە ئێمە پێڵین بە ئینگلیزی پێڵین پۆرشن کۆنتترۆل یعنی چی کاتە تۆ بڕ کۆنتترۆلەکەی ینی کۆنتترۆلی بڕ ئەەکەی بڕی خواردنەکەکەی کۆنتترۆلی نەوعەت ناکەی ینی نەوعەتەکان ئەخۆی هەموو بەڵام بڕەکەی دیارەکەی اینجا بۆ ئەو کەسانە ئەم کتێبە زۆر زۆر ئیسیفادی لێەکە چکە وردە وردە ئەتوانێت بڕەکەی کەم کاتەوە سێرەکە زۆر زۆر نەتیجەیەکی باش کەم خۆری دایم خۆر ئەوە تاکو چەندێک ڕاستە کەم خۆری دایم خۆر ڕاستەکە من زۆر لەگەڵ ئەوەیانیم چکە لە زانستی سەردەما پێمان ئەڵێت کەم خۆری دایم خۆر هەندێ تەغیری هۆرمۆناتی مەسەن کە ئەو کەسانی کە زوو ئەخوات و کەم ئەخواچی ئەکە ئەمە مستەمر تۆ زەختی هەر دروستە بێت لەسەر مەعیدە و ڕخۆڵەت ئەو کەسانە زۆربەی کات ئەو کەسانە ئاوساویەکیان هەیە لە ڕخۆڵەیانە چکە تۆ بە مستەمری ئیژەکات و لەگەڵیشە هەنێک کات کە تۆ ئەوەنە زوو خواردن ئەی بە جسمە ڕێژی شەکر بەسەر بەرزوو نزمەکە لەبەر ئەو کەسە زوو حەزەکە شت بخوا هەر ئەو کاتە کەسەکە کۆنتترۆلی بەسەر شەهەیە خۆیان نامێنێ بۆیە بەڕای من زۆر ئیمانم بەوەیە کە ژەمەکان کەم کەینەوە ینی هیچ نەبێ سێژەمەکە هەنێک کات کەسەکە پێویستی بە سێژەم نییە دووژەم کیفاەتە بۆی کەسێکی جوڵەی نییە زۆر مەسەن ئەوەنە بەتایبەت ئەو کەسانی ئەنون ینی ئەو کاتانە ئەو پێویستمان بۆنە نییە ینی بە پێویستمانە بە پێی لەشی خۆی کەسەکە بخوات ئەوە نیە هەر بڵێ لە بەرەوەی وڵات سێژەم دانراوە و دوو سوکەژەم سێ سوکەژەم دانراوە ئەبێ ئیلا من ئەوەنە بخۆم نا ینی شەر نییە لە کەسێکە بۆ کەسێکی تر ئەگۆڕە باشە دکتۆرە خواردن تەنها تاسیری لەسەر کێش هەیە یاخود ئەتوانین بە پێی خواردن کار لەسەر باڵای خۆمان بکەین ینی بە هەر لە مناڵیەوە تۆ سیستەمێکی خۆراکدا بنی بۆ مناڵەکەت بە پێی ئەمە کێش و باڵای گەشە یاخود بگەشە لەبەر ئەوەی ئێمە ئەزانین خواردن سوتەمە نیە ینی تۆ سارێ بە بەنزین ئیژەکە لەشی ئێمە بە خواردن ئیژەکەوە نیە لەبەر ئەوە کەواتە سوتەمەنەکە تەسیرێ لەسەر هەموو شتێکی ینی لەسەر هۆرمۆناتی کەسەکە لەسەر گەشەی کەسەکە لەسەر باڵای لەسەر وەزنی لەسەر میزاجی ینی حتا لە ڕووی سایکۆلۆژیەوە خواردن زۆر زۆر تەسیری هەیە لەسەری لەبەر ئەوە یعنی بێ زۆر زۆر ئاگامان لێبێت چکە هەموو ڕوەکانی جستەمان تەسیری هەیە خواردن هەندێک کەس هەیە پێ ئەوترێت ئەڵێ کە زۆر زۆر کێشی کەمە بە بەردەوامیش ئەخوات ئەڵێ خواردن سوتانوێتی ئایا ئەمە ڕاستە؟ ئەو کەسانە هەنێک کەسمان هەیە کە خواردن ئەو خواردنەی کە ئەیخوا جسمی لەوە زیاتر ئەسووتێنێ ئیتر ئەمە ئایا فاکتەرەکی جیناتی بێ یاخود بۆ نمونە فاکتەری تری هەبێ مەسەن هەنێک کات نەخۆشیە مەسەن خودەی زۆر ئیژەکەەوە ئەکا زۆر زۆر سەریع بیسووتێنێ سیرەکەی ئەو خواردانەی کە ئیخوا کیفاەت نییە بۆی وەزنی زیاکە بەڵام ئەم معنای ئەوە نییە ئەو کەسە تەندروستە ئەم دووشتە زۆر فەرقی هەیە ئەنی مەسەن بڵێ ئەو کەسە باوەسی خۆی خواردنی خراپ خوا چی خراپە بیخوات لەبەرەوەی قەڵەو نابێ ئیتر تۆ بزانی مشکلەی نابێ ئەمە لەسەری ناستە تەسیرەکات سەر میزاجی تەسیرەکات سەر چەورەکانی خوێنی تەسیرەکات سەر هۆرمۆنەکانی ینی بۆ نییە کێشی زیاناکە و بەرەو خراپی ناڕوە بەس لە ناوەوە تەسیری تێەکە کەواتەم کتێبەوەکەت کە ئێمە کێشێکی تەندروستمان هەبێت ئەگەر بەردەوام بین لەسەر ئەم بەرنامە یارمەتی دەرە یارمەتی دەرێکی زۆر باشە بێت بەس یارمەتیدانت کرد ئەمێ بزانم ڕۆڵی مامۆستا ڕازان چییە لە نووسینی ئەم کتێبە مامۆستا ڕازان هاوڕێیەکی زۆر زۆر نزیکمە یعنی وەکوان بڵەمەکو خوشکێکمە و زۆربەی کات بیرۆکەکانمان لەگەڵ یەکا شەیرەکەین و پاڵپشتیەکەکەین بۆ سەرخستنی بیرۆکەکانمان جایەکێ لەوانەیە کە یەکەم کەس کە من بیرۆکەکەم لەگەڵا شێر هین کرد باس کرد مامۆستا ڕازانە مامۆستا ڕازان خۆی مامۆستای زانکۆیە لە بەشی خاک و ئاو لە کۆلێژی کوشتتوکاڵ ئەوش هەر خۆی وەکو هین ئینترێستێکی زۆری هەیە لە بواری تەندروستی و ژینگە و ئەم شتانەیە لەبەر ئەوە بزەبێت لەبەرەوە یارمەتی دەرێکی زۆر باش بوو لە کاتی وێنەگرتنە چەند ڕۆژێکوانێمە تەرخان کرد بۆ وێنەگرتنی نەکان زۆر زۆر یارمەتی دەرێ بوو پاڵپشتێکی زۆر باشەکە هاوڕێکی واو هەبێت لەگەڵ چابێت بیرۆکەکانت لەگەڵا بڵاوکاتەوە هاوکارە بێت و زۆر زۆر سپاس بۆتەوە مامۆستا ڕازان ئەمەوێت بزانم وەکو لەبەر کاتمان کەمە ئەم کتێبە کەسێک بێت دەستی بکەوێت لەکوێ دەستی بکەوێت ڕاستێکی لە ئێستاە
لەو کتێبخانەی کە خۆی چاپی کردووە لە کتێبخانەی بەختیاری لە جادەی مەولەوی هەیە و لەگەڵیشە لە سنتەرەکانی خۆمان لە نیوتری سنتەر و دیارم سنتەری خۆم خوشکەکەم هەیە و لەگەڵیشە لەو کتێبخانیانەی کە جارێت ینی بەتەمان داوایکەن بە تەکیدی بۆیان دابینەکەین و لەگەڵیشە بۆ ئەوانەی بۆ کوردانی دەرەوەی وڵات کردومانە بە کیندل ئیدیشن و لە ئەمازۆن بۆ هیواین بە زووترین کات لە نێو ماڵی هەموو کەسێکە ئەم کتێبە ببینرێت دواوتەی دکتۆرە ئیسرات چییە بۆ ئێمە بۆ بینەرەکانی یاخۆ دووە ڕێنماییتەوە بە هیوایەوەی کە ئەم کتێبە شوێنێکی خۆی بگرێ بە هیوایەوەی کە ئیشەڵا سوودێکی هەبێ بۆتان چکە بەڕاستی زۆر گرنگە ینی تەندروستی لە هەموو پێش هەموو شتێکەوەی ینی و ئیشەڵا شوێنێکی خۆیەگرێت و بە هیوای کاری باشتر بۆ هیوای کە وەکووتە دڵنیامنەوەی کە شوێنی خۆیەگرێت و بۆ هیواین کە کاری باشتریش بکەیت لە بەرەوەی ئێمە ڕێنمایی تەندروستی یاخود زانیاری تەندروستیمان زۆر کەمە بە تایبەت لەسەر دەرمان و چۆنەتی بەکارهێنانی بۆ هیواین کە خۆت و خوشکەکانت کە ماشەڵڵاتان لێبێ هەموو پزیشکن بەردەوام بن لە سەردانانی کتێبی وەها نووسینی کتێبی وە و تاکو ئێمەش بتوانین زۆرترین سوودی لێ بینین زۆر سپاس بۆ دکتۆر ئیسراکەمان سپاس بۆ کاتێک کە بە ئێمەت بەخشی بۆ هیوای بینەرانی ئازیزیش سوودیان لە پرۆگرامەکە بینی بێت و سوود لە ئەم کتێبەی دکتۆرە ئیسراش ببین و ڕێز لە ماندووبوونی بگرین سپاس بۆی کە تاکو ئێستا بینەرمان بوون هەتا پرۆگرامێکی دیکەی ئەمڕۆ دەبینە میوانی ماڵەکانتان ئاسوودە بن و ڕۆژێکی خۆش.